عزیزان و خۆشەویستانم ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵە زانم جارێکیکە لە بەرنامەیەکی کە پێتان شادەبمەوە میوانی ئەمڕۆم پیاوێکی ئەزیز و خۆشەویست لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان ناحەزی هەندێکی کەیان ئەمڕۆ بەڕێز مامۆستا عەلی کەریمی میوانە لەلام کە جێگەی شانازی بوو ئەو دەرفەتەم بۆ گونجا لەگەڵ بەڕێزانە گفتوگۆم هەبێ. مامۆستا بەخێرات ناکەم. کاکە هەڵوێرجان زۆر سپاس. ئەوە بەو ئاخری سەری پیرەی پێپێری ئاو تیکتۆکەشت کردم وەڵڵای و بیلاوە دڵی پیاو دەرەقەتی ئێوە نایە. هیوادارم هەموو شتێک باش بوو بێت. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا کاکە هاریمان ماندوو کرد زۆر. دەست و چاوی کە کاکە ئاری و هەموو برادرانە خۆش بێ. دووبارە بەخێراتنی هەموو لایەکتانەکەم بە ناوی ئێوە دووبارە بەخێراتن دەکەم مامۆستا گیان. پێم خۆشە بایۆگرافیەکی جەنابێت سەرەتا بزانم و بۆ من و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان هەڵبەتە تۆ پیاوێکی و ناوێکی ناسراوی، بەڵام خۆشە بۆ ئەم جیلە تازەی کە لەم ئەپە بەکار ئێنن بزانن مامۆستا عەلی کەریمی کێیە و لەکوێ لەدایک بووە و مێژووی ئەو ئەگەڕێتەوە بۆ کەی. وەڵا عەلی کەریمی لە شاری ستابڵاخ مەهاباد لەدایک بووە. تقریبا 6 ساڵێکم ئیتر لە ساڵی 1970 پێشمەرگە بووم. ئیتر دواتر پێشتر ئاشنا بووم بە کۆمەڵەی مارکسی لێنینی یا کۆمەڵەی ڕەشدەرانی کوردستانی عێراق ئەندێشەی ماوەستۆنگ. ئیتر لەگەڵوان هاوکاریم کردو زۆر. دواتر بوومە پێشمەرگەی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و لەوێدا پێشمەرگایەتیم کردو حتا کوونێ ئیتر خومینی لە شار و شارۆچکەکان و گوند و دیهاتەکانی باشووری ڕۆژهەڵاتی کوردستان دەری پەڕاندین و هاتین ڕوومان کردە باشووری کوردستان لە شینکایەتی و لە دۆڵی جافاتی و لە مالومە و لە شۆخماغ و لەو گەڵاڵە و ئەوانە خۆمان گرتەوە. دواتر ئەمن هەستام چوون بۆ لای دووبارە بوومەوە بۆ پێشمەرگەی یەکێتی و لە شارباژەر لە ڕێکخراوی 3 کۆمەڵی ڕەشدەران لەگەڵ ئەو برادرانە گوزراندومانە و کارمان کردو و ئەوانە. فەرموو. پیاوێکی هەست بە بەرپرسیارەتی لە ڕۆژهەڵاتەوە چی هەڵی گرت و هێنایە باشوور کە شۆڕش بکە دژی دیکتاتۆرێکی وەکو سەدام حوسێن؟ وڵا ئێمە بە عائیلە هەر بەهۆی ئەوەیە کە ئێمە خاڵمان هەر ئەویش هەر لە مەکتەبی سیاسی پارتی بۆ قەدیم و ئەندام و دامەزرێنەری کۆمەڵی ژێکا بۆ دوای ئەندامی مەکتەبی سیاسی پارتی بۆ ئیتر کە هاتۆتە ئەو دیوی ئێمە هەر لە ببنەماڵە بڕوامان بەوەی نەبووە کوردستان ئەو سنوورانە دەبێ حرمەتیان بۆ دابنێنە ئەو سنوورانە ئەکسێ بکەین قەتمان نەکردووە. بۆ خۆم قەتم نەکردووە، مامۆستا زەبیحیش قەتی نەکرد. بۆیە ئەمیشە بەبێەوەی کە فکریشی لێ بکەمەوە ئەو کوردستانی کوردستانە و لە چەمەکەی پەڕیمەوە هاتوومە ئەو لای و هیچ بە خەیاڵشم داناتۆ. ئیتر لە ناو کوردستانی باشووریشدا بەکەی تۆ خۆم تەراتێنم کردووە، هاتووم ڕۆیشتوم کارم کردووە، ڕەفیقم هەبووە، دۆستم هەبووە، لەگەڵ پێشمەرگەکان شەو نەخۆنیم کێشاوە ئاوایتر فەرقم پێ نەکردووە بەڕاستی بە کوردستان. ئەتوانم بڵێم ناوی کتێبەکە و دەلیلێکەکە لەوە کە ئەڵەی سنوورە ژێر پێخراوەکان دەقیق مەبەستێ ئەوە بێ؟ تا لە 100 بەو مەبەستەم دانا کە ئەمن هەر لە گەنجێتیەوە ئەو سنوورانە هەر حرمەتم بۆ دانە ناوە. بۆیش خستمە ژێر پێم و ناوی کتێبەکەشم لە ڕووی ئەوە داناکە ئەمن سنوورم بەزاند نە پاسپۆرتم پێبوو نە هەویەم پێبوو هیچ نەچوومە ئیدارەی گوزەرنامە، بەڵامی تر ئەم سنوورانم بە سنووری ڕسمی دانەنا و کوردستانم بە یەک کوردستان چاولێ کرد. عینیشت ئەم پەڕیومەتەوە بۆ کوردستانی تورکیا کاتی خۆی لەگەڵ بە ڕێزکاک نوشیروانی لەوێژەمە هیچمان پاسپۆرتمان پێ نەبوو. ئیتر چونکە ئەو سنوورانم بەڕاستی تاکو ئەتۆ نەچی نەقاڵ نەبی دنێویدا نازانی چەند دەستکردن. کاکە برایە کەوتۆتە ئەو بەری سنوور برایش کە کەوتۆتە ئەو بەری سنوور چۆن توانە لێک زیادەکەیەوە. تەنانەت لە حربی عالەمی یەکەم وەها ئەو خەتایان کێشاوە بە خەتی شەمەنەفەری بینی سووریا و تورکیا، خۆ خەڵکەکەی ئێستاش دەڵە بانخەت و خوارخەت.
یعنی چێ لە خوار خەتەکەیە چێ لە بان خەتەکەیە و ئەو سنوورانە بەڕاستی مەسخەرە. باشە با ئێمە داخلی ناو پرسیارەکان بین. مامۆستا عەلی کەریمی، مێژوو بۆ تۆ چی ئەگەێنێت و جەنابتان بە چی میتۆدێک مێژووتان نووسیوەتەوانێ؟ ئەمن بە ئۆڕال هیستوریکس دەستم پێکرد کاتی خۆی لە نەوەدەکان بەهۆی بە یارمەتی پرۆفسۆرێکی زۆر ئازیزم کە بەداخەوە کۆچی دوایی کرد ئەو ساڵانە بەهۆی سەرەتانەوە. ئەویش بەڕێز کاک ئەمیری حەسەنپور بوو کە مامۆستای زانکۆ بوو لە تۆرنتۆ و تێزی دکتۆراکەی لەسەر زمان و ستانداردی کوردی ئەوە بوو کە ئێستا بە چەندین زمان تەرجمە کراوەتەوە. ئەو بە ئینگلیسی نووسی بەڵام دواتر بۆتە فارسی بۆتە تورکی و ئەوانە. ئیتر بەهۆی ئامۆژگاریەکانی مامۆستا ئەمیری حەسەنپور ئەمن جارێک چوو بووم سەفەرم کردبوو بۆ باشوور بۆ بەغدا بۆ لە دوای لە ڕاپەڕین وانەدا دوای ڕاپەڕین بۆم هەڵکەوت کە مستاحبەیەک مقابلەیەکی ڤیدیۆیی بکەم لەگەڵ مەسەلەنی چۆک و کەسایەتی چۆک و عەبدوڵڵا مامۆستا عەبدوڵڵا ینی با بڵم مەلاماتۆر ئەوەی کە لە وەزیر بوو لە کاتی سەددامدا یا مەسەن لەگەڵ بەڕێز مام جەلال یا بەڕێز مامۆستا ئیبراهیم محمەد کاتێک ئەوانە بە کاگەبی نیشاندا کوتی عەلی ئەوە باشترین مێتۆدی مێژوونووسینە ئەوەی تۆ کردوتە وەڵام من نایزانم تی بابا ئەوە ئێستا پێدەڵ ئۆڕال هیستوریک ینی مێژووی شەفاهی مێژوونووسی شەفاهی تۆ ئیدامە بدە عەلی جان ئەمیشتم زۆر باشە چ بکەم کوتی زۆرتری بکە دی وای لە هادە من ئەگەستا جۆگران یا بینەران چاو لە یوتیوبەکەم بکەن دەبینن کە دەیان و سەدان بڵم ڤیدۆی تێدایە کە من مقابلەی خەڵکم کردو یا مقابلەی خۆمیان کردووە ئەوە دنێ ئەو قەناتی کەناڵی یوتیوبەی مندا کەناڵێکی زۆر دەوڵەمەندی دروست کردو بەڕاستی کۆمەڵێک شتی مێژووی تێدا مەسەلەن مصاحبەی مقابلەی من لەگەڵ مامۆستا شیعەزەدینی حوسێنی لەگەڵ مەسەلەن مام جەلالی لەگەڵ مامۆستا ئیبراهیم محمەدی لەگەڵ کە حەمەد ئەمینی سراجی لەگەڵ دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوول زۆر مەلاماتۆر زۆر لەگەڵ شێخ لەتیفی بەرزەنجی لەگەڵ خودی مام جەلالی دانیشتوین بۆ خۆمان بە خیاڵی خۆمان بە ئەو پڕی ئازادی چۆکمان بە چۆک ئەژنۆمان بە ئەژنۆ یەکترەوە ناوە ئەو قسەی کردو منیش مەجالم داوە. شتیکارت بۆ ئەو مێژووە کردووە کە بینیتەیە دەقا و دەق پشتە بەستۆ بەوەی کە بینیوتە ئەمن دەقا و دەق جۆم داوەتە ئەو کەسانی کە مقابلەیان لەگەڵ دەکەم کەسەکانم هەڵبژاردووە کە چێن لەو مێژوویەدا چێ لەو مێژوویەدا تەئسیری هەبووە چێ لەو مێژوویەدا ئەکتەر بووە ئیتر چوون بۆ لایوان ئیتر کە چوون بۆ لایوان ئەمە پرسیارێکم هەڵایی ساندووە مثلا لە یەکێک لە توێژەکانم لەگەڵ بەڕێز مام جەلالی مام جەلال بخۆی دەڵێ ئەوە زۆر دەستپێکێکی باشە عەلی دەستپێکێکی پرسیارێکی لێ دەکەم لەسەر کەسایەتێکی کۆمەڵەی ژێکاف لەسەر زەبیحی دەڵێ ئەوە زۆر چوونە ژوورەوەیەکی باشە با دەست پێ بکەین ئەمە بەستمەوەیە کە ئەمە دەبێ کە وتوێژ دەکەین یا وەکو ڕۆژنامە نووسێک دەسین بەرەو پیری ئەو کەسایەتە گەورانە دەبێ ئازادیان بدەینێ نەک ئەوەی کە زوو بچینە ناو قسەکانیان و زوو قسەیان پێ ببڕین و لەوان زیاتر قسان بکەین و ئەوانە ئەمن ئەوەم نەکردو بەڕاستی وە ئازادی تەواویان هەبووە لە لای من بە کەیفە خۆیان و ئەوانەشم دوای ڕاگرتووە کردومەتە تێکستیش لە نێو کتێبەکەمدا ئەوانە هەمووی چاپ بوون و دواتریش دیسان بەوەش ئەوەم نەکرد کوتم ئەگەر ئەدام نامێنن دانەدانە نامێنن مەسەلەن مامۆستا شیعەزەدین کۆچی دوایی کرد مستاحبەکەیم لەسەر یوتیوبی دانا عینی خۆی ببێ کە یەک دانە خەتی تێخەم یەک دانە سانسۆری بکەم دواتر مەسەلەن مامۆستا ئیبراهیم محمەد کۆچی دوایی کرد ئەویشم دانا ئیتر ئەوەی کە کۆچی دوایی کردووە دامناوە تقریبا زۆر بەشیان کۆچی دوایان کرد بەڕاستی چونکە مێژووەکە دوور درێژە بەڵێ مامۆستا با لە بابەتی مێژووی دوایی یەینەوە سەری تۆزێک باسی هەلومەرجی ئێستای ئێرانم بۆ بکە ئایا جەنابتان وەکو ڕووناکبیرێک هەلومەرجی ئێستای ئێران چۆن ئەبینن ئەتوانین بڵێن ئێران لە لێواری کەوتنی هەمیشەییایە بە دڵنیایی کاکاڵێزجان بە دڵنیایی خۆ من ئەوە 47 دانە ساڵی ڕەبەقە
ئەمن ئێرانم نەدیوە هەر پێشمەرگایەتی شاخ و چێوم دیوە مڵکی ئێرانێ بۆ خاچی ئێرانێ بڵین ئەویش ئێران نەبوو ڕۆژهەڵاتی کوردستان دەوێدا تەراتێنم کردو و مەفرە زەمان کردو و ئیتر شەو نەخوونیمان لەو شاخ و چێوەیەوە دیوە بەڵام ئەوەی کە مهمە ئەمن بەڕاستی 47 ساڵە ئاگام لە کۆمەلگای ئێرانێ نییە کۆمەلگای ئێرانە زۆر گۆڕاوە لەگەڵ ئەو کۆمەلگای کەم بەجێم هێشتۆی زەمانی شای کۆمەلگای زەمانی شای تەواو کۆمەلگایەکی ئەلمانی و تەواو کۆمەلگایەکی بورجوازیەت و تەواو کۆمەلگایەکی دیکتاتۆرێکی زۆر خراپ بەڵام دوای ویش دیسان هەر دیکتاتۆرێت و بەڵام ئەو جارەکانە هەورێکی ڕەشی چڵکنی ئیسلامی سیاسی هاتە سەر خەڵکی کە ئەوە تا ڕادەیەکی زۆر لە دوورەوە چونکە تێکەڵی خەباتەکەمان بووە ناتوان بڵم ئاگام لێنێ ئاگام لێیە کە خەڵک لە چ مەزیەخەتێک و لە چ چۆرەوەرێک و لە چ زیندانێکدا دەژی حقیقەت ئەوەیە کە بەڕێی من دنیا گەیشتۆتە ئەو قەناعەتەی کە ئیتر کۆماری ئیسلامی بەسە کۆماری ئیسلامی بەو هەڵاوگرمەی کە دەیکا بەو هەموو زوڵم و زۆرەی کە دەیکا بەو هەموو ناعەدالەتی کە دەیکا ئیتر ئەکسپایر بۆ وردە ئەمە دێتە سەرەوەی کە چۆن دەڕوخێ ئەم کێشەیە یەخەی ترامپیشی گرتوتەوە فەرموو باشە من ئێستا ئەوم زۆر بۆ گرنگە ئەمەوێ بزانم لە تێڕوانینی جەنابتانەوە کە خاوەنی شاهدی زیندون لە حکمی پێشووی ئێران و لە حکمی جمهوریەتی ئیسلامیشە ئەوەی کە تۆ بەراوردی ئەەکەی لە نێوان ئەم هەلومەرجەی ئێستا پێت وایە یعنی لە یەک شەیە جوابم بیتەوە پێت وایە کە جمهوری ئیسلامی ئێران ئەکەوێت ئەمە زۆر دڵم خۆشە بەوەی کە بە چوار فاکتەرەوە یەک ئەوەی کە بەڕاستی دوو هێزی زۆر بە قووەتی جیهانی ئیسرائیل و ئەمریکا بریاریان داوە کە نەمێنێ جمهوری ئیسلامی چونکە بۆتە مووی بەرلووتیان بۆتە ئەوەی کە مزاحمەتێکی زۆری بۆ ئەم وڵاتانە هەیەوە زۆر ئینکاری ئیسرائیلی کردووە زۆر ئینکاریە ڕۆشتا 47 ساڵە دەڵە مەرگ بەر ئەمریکا 47 ساڵە دەڵێ ئیسرائیل لەسەر خەریتەی جیهان ناهێڵم 47 ساڵە ئەو لای کردوتە لوبنان پرۆکسی خۆی ئەو لای کردوتە یەمەن دەوروبەریە ئەوجا سووریا ئەوجا ینی دەوروبەری ئیسرائیلی تەنیوە بە پرۆکسەکانی خۆی و بە دوژمنانی قەستە سەری ئیسرائیل دەی ئەمە تاکەی ئەوە دەبێت تەحمل دەکرێت بۆیە ئەوە لەلایەکە فشارێکی یەکجار زۆری نێودەوڵەتیشی لەسرە لە هەمووی گرنگتر دوو فشاری دیکەی داخلی هەیە یەکیان فشاری بەڕاستی مەشیعەتی خەڵک و معیشەتی خەڵک زۆر خراپە ئێکۆنۆمی ئێرانی ئەو ڕۆکانە دەتوانین بڵین سفرە لە باری وی کە نەوت ئەوە ئاوە ڕاوەستاوە خۆ هیچ سەنعەتێکی دیکەی نێم دوو ئەوەی کە بەڕاستی خەڵک برسیە ئەو ڕۆکانە خەڵکی ئێرانیە برسیە لەوەی زیاتر ئەوەیە کە هەموو ڕۆژێ لەو حاڵی خۆشیدا ئیعدام دەکا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەوانە هەموو بۆتە فشارێکی زۆر بۆ جمهوری ئیسلامی کە دەبێ بڕۆ باشە بە بین بەراوردێ بکەین بەرامبەر ئەم لەم هەلومەرجەی ئێستاە ڕۆژهەڵات چه ئامادەکاریەشی کردووە بۆ ئەم هەلومەرجەی کێتە پێشەوە صادق بم لەگەڵتان بەڵێ ئەمێن ڕازی نیم بەش بە حاڵی خۆم ئەم وەکو کۆنە پێشمەرگەیەک کە 47 ساڵ لەگەڵ جمهوری ئیسلامی شەو و ڕۆژ لە خانەوادەمەوە لە ئیعدامی خانە و کەسایەتی ئەندامانی خانەوادەکەمەوە لە ئاوارەی خۆمەوە براکانم دایکم تەبعیدی بابم تەبعیدی دایکم هەمووی ئەوانەوە بەڕاستی ئەوەی کە دەبێ ئەمن ئەو ڕۆکانە ڕازی بم لە خۆ ئامادەکردنی هێزگەلی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕاستی نیم بۆ نیم چونکە یەکێک لەو شەرتانەی کە دەتوانێت بەڕاستی بربەرەکانی نەک تەنیا کۆماری ئیسلامی هەر دوژمنێکی بکەم لە ئەو ڕۆژ و لە داهاتوشدا ئەویش دروستکردنی هێزێکی نیشتیمانیە کە ئێمە لە مێژە هاوار دەکەین ئەوانە جوابمان نادەنەوە کێ ڕێگرە لە بەردەم دروستبوونی هێزێکی نیشتیمانی بە دێرەکت ڕاستە و خۆ دوو حیزبی سەرەکی و کۆمێک پرۆکسی جەماعەتی بارزانی دوو هێزە پرۆکسەکەی خۆمان دوو هێزەکەی خۆمان سەرەکیەکان یەک کۆمەڵەیە بە هەموو شوعبەکانیەوە و یەک حیزبی دموکراتە
چونکە ئەتۆ دەبێت بزانی کە کۆمەڵەیەکە لە ڕووساڵانی هەفتاونەوە هەشتا یەکێک لە هێزە بە قووەتەکان بوو، دموکراتیشێک لە هێزە بە قووەتەکان بوو، بە هەزاران پێشمەرگیانە بوو. ئەم ڕۆکانە کۆمەڵە بۆتە سێ چوارێک. حزبی دموکرات تا دوێنێ پێرە دوودانە بوو. ئەو ڕۆدیسانەکانە یەکیان گرتووە، بەڵام یەکێتێکی لەرزۆک. ئەو یەکێتێ نییە کە دەبێ یەکێتی بن، دەبێت یەک بگرن. بۆیە ئەمن پێم وابێ هەتا ئەو مناسباتە ئەو زەمینەیە ئامادە نەبێ کە ئێمە هەتا لە باشووری کوردستانی ژە ئامادەجێنێ. لە باشووری کوردستان ئەگەر لە سەردەمی داعیشدا ئەگەر هێزی پێشمەرگەی یەکێتی و پارتی ببا بە یەک هێزی نیشتیمانی، دەیانتوانی و هەموو خەڵکە کەڵەگایەتی بکەن. لێرە ئێستا شەردەیکەن دەیانتوانی و هەموو خەڵکە دایکی نیشتیمان ئاوە بە تەنیا بەجێ بێڵن. دایکی نیشتیمان ئەو ڕۆکانە پێویستی بۆیە کە ڕۆڵەکانی یەک بگرن، ڕۆڵەکانی یەک بن. ئەوەش بە چی دەبێتە یەک کە مادام ئێمە هێزی چەکدارمان هەیە، دەبێت بزانین کە ئەو هێزی چەکدارانە ئەگەر یەک لەو لای بێ یەک لەو لای بێ ناویان میلیشایە. دایکی نیشتیمانی کورد میلیشیای ناوێت. دایکی نیشتیمانی کورد پێشمەرگەیەکی یەکگرتووی نیشتیمانی دەوێت. ئەمە دەبێت بەڕاستی دەبێت گوزەشتی هەبێت، دەبێت ئەو هێزانە گوزەشتیانە بێ. بەڵێ فەرموو. دابەشکاریەکان لە ناو پارتەکانی ڕۆژهەڵاتە مەسەن بۆ نمونە ئێستا ئاماژە و پێکرد دوو کۆمەڵە دوو دیموکرات، کامیان وەڵام دەرەوەی خواستەکانی میلەتی کوردە بە شێوەیەکی ڕێژەیی؟ هیچیان زانیتووە خواستی میلەت بەرێکی ناخۆش تۆ نەتکوت سادقانم قسە لەگەڵ کاکە. ئاخر حەقیقەت ئەوەیە کاکە هەڵوێستجان، ئەم ڕۆکانە ئەتۆ ویست و ئامانجی خەڵک دەبێت بێنی ورد هەنجین بە هەنجینی بکەیت، دەبێت بێنی لەگەڵ کۆمەڵانی خەڵک ڕسێرچ بکەیت، لێکۆڵینەوە بکەیت. ئەو ڕۆکانە بام پێ دڵم کاکەڵە خەڵک تەوەجۆ بەو شتە زەریفە و ناسکە ناکە. ئەو ڕۆ کۆمەلگای کوردی ئێرانی کۆمەلگایەکی زۆر جوانە، یعنی سەتا هەفتای عەشیمەتی کوردی ئێرانێ ژێرەوە 40 ساڵە. یعنی وەک بە عەکسەوەی کۆمەلگای لەندەنێ کە من لەوێ دەژیم، کۆمەلگایەکی پیرە، هەمووی پیرەژن و پیرە پیاون و دەبێت خزمەتیان بکەی. ئێمە بە عەکسەوە کۆمەلگایەکی جوانین کە ئەو کۆمەلگا جوانە زۆر ئەنێرژی هەیە، زۆری پۆتانسیێل هەیە، زۆر. بۆیە ئەوە دەبێت ئێمە بزانین ئێمە ئەو ڕۆکانە شێعزەدینەکان، قاسملۆکان، ئەوانی دیکە نەماون ئەو جیلە. ئەو ڕۆکانە ژیناکان لەسەر جادەن. ئەی ژینا ویستی ژینای لەگەڵ ویستی من زەبین و ئاسمانی فەرقە. ژینا و دوای شتێکی دیکە دەکەوێت، ئەم وەدای شتێکی دیکە دەکەوم ئەو پیرانەی خۆمان. بۆیە ئەمە دەبێت بچینە ناو دڵی ئەو گەنجانە، ئەو کە ئێوە پێی دەڵێن زێت، نەوەی زێت. ئەوانە بزانین ئەوان دەبێت بێن چارەنووسی داهاتووی خۆیان و دەستەوە بگرن، بزانین چیان دەوێت. ئەمە دڵنیام ویست و داخوازی ئەو نەوەیە لەگەڵ ویست و داخوازی من و ئەوی دیکە و ئەوی دیکە کە پێشمەرگەی کۆنی زۆری فەرقە. خت کاکە تۆ ئەوەش نییە سەیر و عەجایب نییە 47 ساڵ یەکجار تەمەنە دێت تۆ مە 47 ساڵ لەوەی پێشمان لەبیرە. ئەو ڕۆکانە دنیا گۆڕاوە. ئەسەن ئەمن کە هاتوومە پێشمەرگایەتێ ئەسە تەلەفۆن نەبووە لە ماڵانی مەسەن شارێکی و کوستابلاغی ئەسنەوەین تەلەفۆنی ئەوە هەبوو قورمیش هەندیل. ئێستا کاکە ئەو تاوە موبایلە و تەلەڤیزۆنە و هەموو شتێکە، بۆیە ئێمە دەبێت خۆمان ئابدەیت بکەینەوە. بابەتێک پرسیارێکە لەسەر ئەو خانمانەی کە دێنە باشوور وەکو پێشمەرگا، ڕاکردنە لە واقعی تاڵی ژن کە لە ئێراندا هەیە یان نا هەڵگری پەیامێکی شۆڕژگێڕانەیە و هەستکردنە بە بەرپرسیارەتی؟ نا، ئەوە بەڕاستی حقیقەتێک هەیە کە ئەو نەوەی تازەیە تا ڕادەیەکی زۆر لەگەڵ مقارنەی بکەی لەگەڵ سەردەمی ئێمە، تا ڕادەیەکی زۆر لە زۆر بابەتی میلی و شۆڕژگێری و خەبات جێڕێوە زۆر لە پێشن. ئەوە جێگەی دڵخۆشی ئەو قسەیە. ئەوە نییە کە بڵین وڵا ئەوانە هاتوون بۆ فڵان کەیف و عەیشی خۆیان وانە. حتا کاکە مەستەعانەکانە لە ناو دموکراتی لە ناو کۆمەڵەش کۆمەڵێکسی ڕێکوپێکسی جوان هەن کە بەڕاستی
هەدەفیانە مەبەستیانە کە ڕزگاری کوردستان ببینن و حەباتی بۆ دەکەن بە تایبەت لە ناو هێزگەلێکی وەکو پەژاکی کە پەروەردەیەکی زۆر زۆر تعریفکراویان هەیە بۆ ئەو کەسانەی کە دێن هەرچەند زۆر زۆر تووشی کێشەش دەبن زۆر جاران بەڵام ئەوان لەسەر سیستمی پەروەردە کارێ دەکەن سیستمی پەروەردە ئەمن لەگەڵ ئەوەی ڕەنگە نەبم کە ئەو سیستمی کە ئەوان گەنجەکانی پێپەروەردە دەکەن بەڵام بە هەرحاڵ سیستمێکە کە ئەو پەڕی ئەخلاق ئەو پەڕی ئەوەی تێدایە و ئەو پەڕی خۆ ئامادەکردنی تێدایە و ئێجوکەیت و نۆلێج وەردەگرن باشە پرسیارێکی کە ئەەکەم پاوسێک وەرەگرین ڕێستێکی بچووک وەرەگرین لە بەرەوەی یەک کێشەی بچووکمان هەیە تا چارەسەری ئەەکەین ئەمەوێت لەسەر جێگە و پێگەی ئەو سەرکردانەی کە لە باشوورن ئایا بوونەتە پاڵپشتیەکی باش کە ئەگەر حاڵەتێکی لەو شێوەیە بێتە پێشەوانێ ئێمە ئامادەکاریمان کرد بێ بۆ وەکو باشوور ئامادەکاریمان کرد بێ کە پاڵپشتی ڕۆژهەڵات بین ئەو هەستی نیشتیمانەی کە جەنابەت دەفەرمووی من یەکجار لە ساڵی 82 ئەو هەستی نیشتیمانیم دیوە لە ناو هەم باکووری کوردستان هەم لە ناو باشووری کوردستان کە ئێمە تووشی شەڕێکی زۆر سەخت بووین لە ڕۆژهەڵاتی کوردستان حقیقەت ئەوەیە کە هەرچەند ئەو دەم پەکەکە نەبوو بەڵام ئاڵای ڕزگاری هەبوو یەک دوو هێزی دیکەی سوچی باکوورە بوون بەڵام بەخروب تونەوە لەگەڵ پێشمەرگانی دموکرات و کۆمەڵی تێکەڵ بوون لەوە گرنگتر لە ساڵی 82 ینی هێزێکی گەورەی یەکێتی زیاتر لە 1500 پێشمەرگە بە نێوی هێزی پشتیوان هاتن ناوەکە لە لای ئێمەوە لێیاندرا بەڵام بۆی کە مەسەلەن ئێران نەزانێ یا سەددام نەزانێت بەڵام هێزی پشتیوان زیاتر لە 12-13 شەهیدیاندا لە چۆستانەکانی سەردەشت و خانێ و مکریان و ئەوانە ئەمە ئەو یەکێتیە ئەوە دروست بوو کە یەکجار دڵخۆشکرد بوو یەکێتێکی نەتەوەی ئەو کات بەهۆی ئەم چەند پێشمەرگەوەکەم لە باشوورەوە هاتبوون و لە باکوورەوە هاتبوون دروست بوو و تاسیری زۆر باشیە بوو باشە مامۆستا من لە خوارەوە ئاگادارم ئەکەن کە بەشێک لە هاوڕێیان چاوەڕێن ناتوانن بێنە ناو بەرنامەکەوە ئێمە یەک ڕێستی بچوو وەرەگرین ئەڕۆینە دەرەوانێ و بۆت ئەنێرمەوە بەسەرچاو دەخزمەت بدەین من ئێستایەمەوە خزمەتان پاش 2 دقیقە لە کۆڵم بۆ دەست خۆش مامۆستاجان ئێستاەوە مامۆستا وتێ لە ڕابردووە هێزەکانی یەکێتی پشتیوانییان کرد لە ڕۆژهەڵات باشە و ئەمە دڵی خەڵکی ڕۆژهەڵاتی خۆش کرد ئەگەر ئێستا سەرکردایەتی کورد هێزێکی لەو شێوەیە دروست بکا بۆ ڕۆژهەڵات مەسەلەن جەنابی کاک مەسعود بێیان هەر ئەو کاکیژیکەکە لە باشوور سەرکردایەتی باشوور ئەکا پێت وایە کە کاریگەریەکی باشی ئەبێت لەسەر ئەو نەخشە ڕێگایی کێتە پێشەوە بۆ ڕۆژهەڵات ئەزین چۆنە کاک ئەمە دەبێت واقعەتێکی تاڵ قبول بکەین ئەویش ئەوەیە کە ئێستا ئێمە زۆر بێ مەسەن چەند جار لە قسەکانی کاک ملا عەبدوڵای حەسەنزادە دکتۆر قاسملوی ڕەحمەتی یا مەسەلەن کا خالیدی عەزیزی یا مستەفای هیزری گوێم لێ بۆ کە دەڵێ ئێمە کوردستانی ئێرانی کەسیش تەداخل دەکات لە کاروبارمان یارمەتی قەید ناکە بەڵام ئێمە کوردستانی ئێرانی زۆر بەوە دووبارە دەکەنەوە ینی ئەو حاڵەتەی کە جاران هەبووە لە مەسەن لە سەردەمی کۆمەڵی ژێکاب کە ئەو هەموو کوردی باشوور بە مەلا مستەفاوە و بە میرحاج و بە خۆشنا و بەچێوە هاتوون لە جمهوری مەهاباد تەداخلیشیان کردو و کاریشان کردو و قۆڵیشان لێ هەڵماڵیوە و کاریان کردووە ئەم سەردەمە ئەم حەستە کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە چونکە ئەوە هەر کەسە کە دەڵە پارچەی خۆم پارچەکەی خۆم ئەمە تۆزێک زەق بۆتەوە بەڵام حقیقەتێک هەیە کە لە عینی حاڵدا لە ناو گەنجاندا لەناو ئەوەی کە بۆم باس کردی هەستی کوردایەتی دروشمی کوردایەتی کوردبوون زۆر زیادی کردووە بە تایبەت دوای شۆڕشەکەی ژینا کە شۆڕشێکی فراوانی لەسەر تاسەری ئێرانێ پێکێنا ژیان ئازادی ئەم هەستە زۆر ئەوە بووە ئەتۆ دەبینی لە هەر مەجلیسێک لە هەر بۆنەیەک لە هەر جێژنێک ئەمە عەلەمی کوردستانە و ئەولا ئەولاویتر منداڵ و جەوان و مێرمنداڵ
بە ئاڵای کوردستانەوە هەڵدەپەڕن و ئیتر جۆش نادەنێ ئەوەی تەنیشتی خەڵکی باشوورە یا خەڵکی ڕۆژهەڵاتە ئەسڵەن ئەوە جێگای دڵخۆشیە بەڕاستی ئەوەی کە دەمێنێتەوە ئەو ڕۆکانە ئەوەی کە بەڕان بەلای منەوە زۆر گرنگە سەرکردەکان مزاحی من سەرکردەکان حەزیان بەوەی نییە کە ڕەقیبیان زۆر بێت سەرکردەکان حەزیان لەوە نییە کە تێکەڵی پارچەیەکی تری کوردستان بە مەسە تۆ دەبینی هەر ئەم ڕۆکانە ئەو قەدەرەی ئەتۆ دیێسە تەلەڤیزیۆنی چووکو ئەمریکایە دەنگی ئەمریکایە بە زندوی غەیبەتی پەژاکی دەکەی غەیبەتی هێزەکانی پارچەکانی دیکەیت دەڵێن نەخێر ئێمە ئێرانین ئێمە ڕۆژهەڵاتین ئەمانە تا ئێستا ماوێتی و پێم وابێ ئەو نەسلەی من بڕوا ئەو نەوەی من بڕوا لە کۆڵ بێتەوە بمرین بچین بۆ جەحەندەم ئەو گەنجەی تازە کە دێتە سەرکار ئەوانیان بڕیوە ئەوانیان پساندۆ پێم وانێ ئەوە تێکرار بێتەوە کە وەکو کاتی خۆی ئێمە خۆمان بە ئێرانی دەزانی و حیزبی کۆمونیستی ئێرانمان دروست دەکرد و حیزبی تو دەبووین و زۆر بەمان و یا مەسەلەن حیزبی شوعی دەبوو ئەو ڕۆکانە ئیتر بەسەر چۆ ئەم تیۆری و ئەم کولتورە بەسەر چوو کە خۆم بە ئێرانی یا بە عێراقی یا بە تورکی بزانم پێم وابێتی بربەرەکانی زۆری لەگەڵ دەکرێت دەڵێ ئێمە کوردین مافی خۆمانمان دێ لەسەر ئەم قسانەی جەنابێ سەرکردەیەکی ڕۆژهەڵات هەیە بە ناوی حسێنی یەزدان پەنا نازانم تا چەندێک لە نزیکەوە ئەیناسی بەڵێ حسێنی یەزدان پەنا لە وتارەکانیە مۆدێلێکی زۆر سەیری هەیە مەسەلەن لە ناو ژوورێکا دانیشتوە قەمسەڵەیەکی لەبەر کردووە بە دەنگێکی گڕ هاوارەکان خەڵکی ڕۆژهەڵاتی بە شەرەف پەلاماری دام و دەستگاکانی حکوومەتی ڕژێمی ئێرە ئەم جۆرە وتار و تافانەکە خۆت لە پشتیەوە نەبیت و لەگەڵیان نەبیت و هەنگاوێک هەڵنەگری دەرەنجامەکانی چییە بێت؟ وڵا دەرەنجامەکانی هەر کۆیلایەتیە کاکە من ئەو برادەری ناناسی کۆیلایەتی مەبەستی کێیە؟ ئەوانەی کە ئەوەی کە تۆ باست کرد ئەوە بەڕێی من ئێمە دەبێت لەو حاڵەتی منداڵ بازاڕێ بینە دەرێ سیاست کاری منداڵ بازاڕی و دروشمی کە قاچی لە حەوای بێ قاچی لە ئەرز نەبێ کاری وانە نییە سیاسەتی ئەو ڕۆی کوردی پیاوی قاڵبووی دەوێت پیاوی بە ئەزمموی دەوێت و لۆژیکی دەوێت لۆژیک ئەمانە بەهەرحاڵ هەر یەکەی لەلایەکەوە پەمپ دراون هەر یەکەی لەلایەکەوە دەعم دەکرێن و بۆ کارێکی ئەوە بۆ کارێکی ناسالم و ناموبارەک هەر وەکو مەسەن ئێوە لە بیرتانەکە لە ڕۆژ ئاوای کوردستان خەریکیان کرد مەسەلەن پارتی زۆر حەولیدا کە هێزێک لە ڕۆژئاوا دروستکە بەنێوی ئەنە کەسە بۆچێتی بۆەوەی کەس بێنێت دوا ڕۆژ بتوانێت هەموو ئەهداف و فکرەکانی خۆی لە ڕۆژئاوای کوردستانیش بەجێ بێنێت ئەنە کەسەی ڕۆژهەڵات کێیە؟ ئەنە کەسەی ڕۆژهەڵات کەسەی هەیە؟ خەریکە دروستی دەکەنی دی ئەمیژەوەی دەڵم بەبستم وەیە کە خەریکن دروستی دەکەن ئەی چێت ئەوانەی کە بەبێ ئەولا موتیعی بنەماڵی بارزانین چێنەوانە ئەوانە لەو حیزبەی دوی تێدایە لەو حیزبەی سێ تێدایە لەو حیزبەی بەخڕەوە تێدایە ئەوەیە دێوە سبە و دوی ئەوانە ئاوا لێ دەکا و دایان کاتە هێزێکی پرۆکسی خۆی هێزێکی وەکو ڕۆژاوای کوردستان ئەوەی کە لە ڕۆژئاوا کرابوویان نەچووسەرێ ئەو یەکگرتوویە و یەک میلیشیایی بە قەولی خۆیان یا یەک هێزی نیشتیمانیەکە بوو کە بەریان نەدا ئەخت و چاریان کرد کە هێزێکی دیکەیان بۆ بنێرن لە پەنا هێزی حەسەدەوانە بەڵام قبولیان نەکرد ئەگە قبولیان کرد بە ئەو بەڵایەمان بەسەرداهات کە لە باشوور بەسەرماناتوە خۆگەن لە باشووریش دوو هێزی حەفتا و هەشتا نەبایە ئەو هەموو کارە ساتەمان بەسەر نەدەهات بەڵام لە ڕۆژئاوا بەڕاستی ئەو فکرە سەقامگیرە ئەو فکرە پۆڵاینە بەریان نەدا نەخێر هەرچی دەبێ با ببێت بەڵام دوو هێزی ناکەین ئەوە بوو کە تێدا سەرکەوتوکی باشیانە ئێمە دەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەینی سیاست بەکاربێنی نەخێر بۆ فرە حیزبی بۆ فرە هێزی نەخێن با فرە حیزبی هەبێت با چەندین حیزب چەندیان پێخۆشە بە هەبن بەڵام فرە چەکداری فرە هێزی چەکداری هێزی نیزامی دەبێ بڵین حاشای لێ دەکەین یەک کێس
دروست بێت سوپای کورد هێزی نیشتیمانی کورد هێزی نیشتیمانی پێشمەرگا چی ناوی دەنێن ئەرتەشی یەکگرتو هەرچێنە دەنا ئێمە باوەڕم پێ بکە کاک هەڵوێز ئەوەی کە تەجروبەی ژیانی منم ئەمە هەر لە سەردەشت و لە کامیاران و لە مەریوانەوە تووشی شەڕی براکوژی دەبینەوە. باشە کاک عەلی پەروەردەکردن لە ناو کادرەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتە چۆنە؟ من ئاشنایەتیم نییە ئەمەوێ بزانم ئایا بەڕاستی پەروەردەکردنی کادر لە ئێستا هەیە کە کادرێک لەسەر بنەمای خۆشویستنی نیشتیمان و پاراستن و خوێنبەخشین بۆی ئەو میکانیزمە هەیە بۆ پەروەردەکردنی کادر. من داوای لێبوردنەکەم بەڵام زۆرێک لە کادرەکانی حیزبەکانی ڕۆژهەڵات ئەبینم لەگەڵ ئەگەنە ئەوروپای تر لای ئەوان شۆڕش تەواوە بێ. داوای لێبوردنەکەم ئەم قسەیەکەم بەڵام لەوانەیە من غەڵەت بم بەڵام ئەگەر هەڵەم ڕاستم کەیتەوانێ ئەمەوێ باسی پەروەردەکردنی کادرم بۆ بکەی لە ناو حیزبەکانی ڕۆژهەڵاتە چۆن کادر پەروەردەکەن؟ ئێمە زمانی قەدیم بەڕاستی پەروەردەیەکی کرچ و کاڵمانەوە ئەمە کە کۆمەڵە یەکێک لە بە پرینسیپترین و منسەجیمترین هێز بوو ئەو زمانی و بڕوای بە تئۆری بوو بڕوای بە خوێندنەوە بوو بڕوای بە چەکداربوونی کچان هەبوو ئەوە بوو بەڵام بەڕاستی سادە بوو زۆر کاڵ و کرد بوو. ئەو پەروەردە ڕیشەیی و بە معناوە پەروەردەکردن بۆ کادری دواڕۆژ وەک دیپلۆماتکار وەک دەوڵەتمەرد وەک کوچوزانم کۆمەڵناس ئەوانە زۆر کەمە زۆر کەمە و ئەو قوتابخانەیە تا ئێستا کوونیە پێک نەهاتۆ کە ئێمە بۆ دواڕۆژی کوردستان پەروەردە پێویستیمان بە چ کادرێکە. زۆرن ئەو کادرانێک کە لە دواڕۆژدا دەتوانن دەوڵەت دروستکەن دەتوانن حکوومەت دروستکەن. ئەگەر سیمینارێکی نێودەوڵەتی لە جنێف یاوەکو لە برۆکسل یا لە ڤێننا بکرێ کۆمەڵە و دیموکرات کادری ئەوە بەتوانە و پێشکەوتویان هەیە کە بتوانن لەو کۆنفرانسەیە بەشداریان پێ بکەن؟ بە خودای ناوەڵام من 2-3 جار لە بروکسێلە لە ئەو حیزبانە هاتوون منیش وەکو کەسایەتێک چووم وەکو منفەرید بەڵام مستەوا لە خوارەیە مستەوای کادرەکان زۆر لە خوارەیە. یەکێک لە دەردە گەورەکانەوەیەکە ئەو کادرانە بەڕاستی ئەو ئەندامانن ینی قەحت ڕەجاڵی یعنی من خەڵکی وا دەبینم لە سەرکردایەتی و حیزبانە کە بەڕاستی پێ مێشکی دەوەستێ کاکە تۆ بۆ سەرکردایەتی حیزبێکی وەکو گەورەی حیزبی دموکرات نابی بەڵام کە نایانبێت چ دەکەن ئیلازمێ یا مەسەلەن دێن مەسەلەن بۆ کۆبوونەوەیکی وەکو بروکسێل کە پار و پێرارەمە 2-3 دانە کۆبوونەمان لە پارلەمانی بروکسێلی ئوروپایە کرد کاکە وەک جێژ و حۆلان نە زمان حاڵی دەبێت نە فەڕانسەوی نە ئینگلیسی نە یعنی ئەمە دەردێکی کوشەندەیە بەڕاستی ئەوەی کە ئەو ڕۆکانە با کورت و کرمانی شتێک پێ بڵم ئەوەی کە ئەو ڕۆکانە دەبێت سیاسەتکان نایکە ئەوەی نابێ بیکە دەیکە ئەتوانی قەینە ناوم پێ مەڵێ وازی دەبێت ناو نییە کاکە بۆ خۆم کاکە ئێستا من سیاست دەکەم وڵای نابێ بیکە. باشە با بگەڕێنەوە تۆزێ بۆ دواوە باشە بگەڕێنەوە بۆ شۆڕشی مەهاباد. بابەتێک هەیە لە ناو میدیایە زۆر باسەکرێ کە ئەویش ئەوەیە کە قازی ئاڵای کوردستانی تەسلیمی جەنابی مەلا مستەفا کردووە خوالی خۆش بێت. تۆ وەکو مێژوو نووسێک وەکو ئەوەی کە مێژووە ئەکارت لەسەر مێژووی کردووە تا چنێک و ئەم بابەتە ڕاستی هەیە ئەگەر ڕاستی هەیە بە چی دەلیلێک کە جەنابی قازی ئاڵای کوردستانی تەسلیمی جەنابی مەلا مستەفا کردووە؟ زمانی ساڵی 1945 من لەدایک نەبووم بەڵام یەک شت تا پێ دەڵم بە کۆمەڵانی خەڵکیش لەسەر هەرچی دەڵێن قازی عەلەمی کوردستانی دابێ بە من نەیداوە بە مەلا مستەفا. چۆن نەڵێ بە چ پێوەرێک نەیاوەتێت؟ شتەکە وانە بووە یعنی ئەتۆ ئەو ئاڵایە ئەگە ئەوەندە مقەدەس بووە ئەی بۆ جارێک لە جاران بە درێژایی 40 ساڵان ئەو ئاڵایە لە کیرفانی کاک مەلا مستەفای ناتە دەرێ و بڵێ ئەو ئاڵای کوردستانەوە شتی وان نەبوو کاک شتی وان نەبوو. ئەوجا ئێمە مەسەلەن هەردایکی خۆم خاڵی خۆم
لەوێ کارە بوون کاکە دایکی من خوشکی زەبیحی بووە ئاگای لێ بۆ کاکی هاتۆ ڕۆیشتۆ ئەو ڕۆژێکە دنیا شڵەژاوە و خەڵک هەڵدی ئەوانە و ئیتر هەرێکی بەلایەکی دادەڕوا و یەک دەگیرێ و یەک یادام دەکرێ و یەک هەڵدێ بۆ باشوورانە یعنی ئەمە ئیدعایەک مەسەلەن ئەتەرەوە ناکاکە هەڵێز مەسەلەن خێرە مەلا مستەفا مەسەلەن لە چاردەی ئازاردا لەدایک بووە بۆ ڕێک ئازاردەی ئازار ئەو جار بە چ بەڵگەیەک مەسەلەن خێرە حیزبی پارتی دموکراتی کوردستان لە 16 ئابدا دروست بووە چونکە مەسەلەن خێرە حیزبی دموکراتی خۆمان دیسان ئەوی لە 25 گەلاوێژدا لەدایک بووە کاکە خۆ نابێتەوە شتێک خەوماوە خۆشە بیکە مقدسیکە 25 گەلاوێژ بەڵام ئی کۆمەڵی ژێکافە بۆ داگیری دەکەی یا مەسەلەن خێرە مەسەلەن کابرا هاتۆ لە دەیەکی دووری شاخاوی شنوێ دەڵێ وەڵڵای بیلاوەتەڵای مەلا مستەفا لە ماڵەمە لەدایک بوو مەسعود لە ماڵەمە لەدایک بوو تو چ پێویستی بەوەیە بڵێ شوێنی میلادی خۆت بگۆڕی بڵێ مەهابادە چونکە مەهاباد خوێنشیرە چونکە مەهاباد مەسەلەندا ئەجێندادا ئەمانە منداڵانن ئێستاش دەیکەن کە من بەڕاستی بەلامەوە گرینێ بەڵام مەسخەرەیە ئەم هەمووشتە سوتفەیە ئەو لەدایک بوو لە ئازاردا ئەو لە شۆڕش کراوە لە ئازاردا بەیانی یازدەی ئازار هەمووی لە ئازاردا ئەو جارەکانە بۆ مەسە ئەو هەموو ئەوەمانەیە لە ئەنفالمانەیە هەڵەبجەمانەیە عوتڵەنیە تەحتیمنێ بەڵام ئەیدی میلادی مەلا مستەفای دەبێت دابخرێت دەبێ وڵات دابخرێت دەبێ وڵات تەحتیل بێت بۆ کاکە تۆ لە وڵاتی وەکو نەمسای وایە مەسەم وڵاتی سوید و ئینگلیس وانم دیوە کاکە بۆ یەک ڕۆژ تەحتیلی 10 ساڵدا 10 جار پاڵەمان کۆ دەبێتەوە موافقەتێ ناکەن کاکە لە 9 ڕۆژ تەحتیلی عوتڵەی ساڵانەدا بیکەن بەدا کاکە هەزاران گفتوگۆ لەسەر دەکرێت بە هەزاران باشە ئەڵێ پێم ناخۆشە بۆ جەنابی مەلا مستەفا پشوور ڕابگەیەندرێ مەسەلەن بۆ ئیبراهیم ئەحمەدیش هەر پێ ناخۆشە نییە هیوی نییە مەسەلەن ئەگەر هەبێت ئەرێ وەڵڵی زۆر زیاترم پێ ناخۆش کێشەکەی بۆ شەخسی جەنابی مەلا مستەفا نییە نەخێر وەڵڵا باشە دەبێ ئەو شتانە کاکەڵێزیان ئەو شتان دەبێت لە شاڕێی پارلەمان بگذەرێت وەکو هەموو وڵاتانی پێشکەوتوی دنیاە چ پێویستی پێ وڵا بنی مامۆستا ئیبراهیمی بڵێن ئەیدی میلادەکەی دای دەخەین زۆرم پێ ناخۆش دەبێت زۆر لە ڕاوەش قسەی لەسەر دەکەم خۆ دیسانەکانە ئەمە بڵێ مەلا مستەفا سەرکردەی شۆڕشی ئەیلول بۆ نازانم چی دیسانەکانە بەڵام ئەخەر تۆ مەسەلەن مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەیدی میلادی بۆ منداڵ نەچێتەوە مەکتەب یا کاگنوشیروان بۆ نەچێتەوە هەمومان ئەیدی میلادمان هەیە ئەمە 6 میلیۆن نەفەرین لە باشوور دێ 6 میلیۆنە هەرێکە ئەیدی میلادێکی هەیە بۆ خۆی خۆ ئەمە ئەو سەرکردەیە قەیدەناکە بۆ ئەو شارەی کە تۆی تیا لەدایک بووی شاری مەهاباد ئەوەی کە من ئەیبینم پاڵپشتیەکی زۆر باشی دەسەڵاتی کوردی ئەکەن لە باشوور بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان مەعقولە تەواوی شارێک ئاگایان لە مێژووی ئەم پارتە نەبێ و جەنابی کاک عەلی کەریمی لەوان باشتر ئاگای لێبێ مەسەڵەن بۆچی مەهاباتیەکان باسی ئەوم بۆ بۆکەی تۆزێ زۆر سادەیە کاکە هەڵگرچان چونکە کاک عەلیەکەی تۆ دەخێنێتەوە کاک عەلیەکەی تۆ دەسێ ڕسێرج دەکا کاک عەلیەکەی تۆ لە ئەقل سەدان و توێژی هەیە لەگەڵ پیاوە گەورەکان سەدان مەقالەی خوێندوتەوە لە زمانی پێش کۆماروی شێخ مەحموود و دواتری شوانش بۆیە ئەمن ئاگام لێ وەزارەکانە کۆنتاکتێکی یەکجار زۆرم لەگەڵ ئەو جوامێرانە هەیە کە لە شۆڕشی شێخ مەحمووددا ماوە هەبوون و لێرە بیرەوەرەکانیان دەخێنمەوە یا مەسەن لە شۆڕشی ئەیلول و مەلا مستەفایدا بۆ خۆیان بەشدار بوون و قسەم بۆ دەکەن و هەر ئەو ڕۆکان لەگەڵ کۆمەڵی برادەر دانیش بووین هەمووشیان پێشمەرگەی کۆن و ئەیلول و دەستپێکی شۆڕشی نۆ بوون کاکە زۆر شتی ڕاستیان لەلایە زۆر واقعیەتی تاڵ و خۆشیان لەلایە بۆی ئەم جۆ دەدەمەوانە من لەگەڵوانە ئەتەوێ بڵێ خەڵکی ڕۆژهەڵات بەکار ئەهێندرێن ئەزانی چۆنە خەڵکی ڕۆژهەڵات دەبێ ئاوا بە سادەیی بەسەریدا نەڕۆین خەڵکی ڕۆژهەڵات
بەڕاستی سەردەمی 47 ساڵێکی زەحەندەمیان تێپەڕاندووە، زۆر ناخۆشیان تێپەڕاندووە لە برسێتی، لە ئەشکەنجە، لە ئێعدام، لە زیندانی، بۆیە زۆر نەکبەتیان پێوە دیارە، زۆر نەکبەتیان کردووە. ئەوزار ئەو بنەماڵەیە بەڕاستی ئالان مەسەلەن با نمونێک بێنمەوە، مەسەلەن ئەو ڕۆکانە هاتن لێرە کوتیان کاک عەلی قسەمان بۆ بکە شیروانی مانی لە خواردن گرت. شیروانی کوڕێکی گەنجی وەکو جەنابت لە خەڵکی بادینە. ئەمن یەک پرسکتم کاکە ئەمن هیچ قسە ناکەم، بەس پرسیار بکە لە کاک مەسرووری بۆ گرتوێتی، بۆ گوناحی چێ، زیناحی چێ، لەبەر چی گیراوە؟ کاکە ئەوانە ئەو ڕۆکانە ڕوو دەدەن دەسەڵاتی کوردی ئەو دەسەڵاتە نییە کە ئێمە چاوەڕێ بووین، ئەو دەسەڵاتە نییە کە شامی شەریفیان بۆ ئێمە دروست کردبێ، نا، جەلاتخانەیەکە کە مێژونووس، ڕۆژنامەنووس، چالاکی مەدەنی دەفرێنن، دەیکوژن، فڕی دەدەن. دوێنێ پێرێکانە بوو سەردەشت عوسمانێکی جوانی ڕێک و پێکی خوێنشیرنیان کوشت و لەبەر زانکۆیە فڕاندیان و لە مووسڵ فڕیاندا لە قەراغ مووسڵ. ئەی کاکە ئێستا ئەو شیروانیە کەس نازانێت بۆ گیراوە. مەسعود دەڵێ بەریدن، نەچیر دەڵێ بەریدن، کاک مەسعود بەری نادا، بۆ چونکە ڕقی لێ هەڵگرتووە، دەڵێ هەر دەبێت لە زینداندا بدڕزێنم. ئەوە حکومدارێکی مەدەنی نییە، ئەوە حکومدارێکی سالم نییە. حکومداری سالم یانێ تو هەموو شتێک بە یاسا و قانون و ئەوە دەکەی، پارلەمان دەکەی. ئێستا کاکە ئەمن زۆر زاپێکەینم دێ کە خەڵک دەڵێ بۆ پارلەمان دروست ناکەنەوە، بۆ حکوومەت ماوە بەسەر چۆن. کاکە بۆ دروستیکەنەوە، نەکەس بزاحیمیانە، نەکەس دەڵێ ماوە بەسەر بۆ خوان نا تڕومنەتی فڵان ئەندام پارلەمان و بۆ خوان حکوومەت دەکەن و پارلەمانی چی؟ کاکە من پێم وابێ باشترین شت ئەوە بوو کە ئەوان هاتپان زۆر بە شەفافی بە خەڵکیان قوتلا کاکە کورد شایانی پارلەمان و حکوومەت و ئەوە نییە، کورد چۆخایەکی دەوێت، کورد سەرۆکێکی دەوێت، وەرن پەیعەتی پێ بکەن. ئەو سەرۆکەمان داناوە بارزانیە و دوایویش بارزانیە و دوایویش بارزانیە و دوایویش بارزانیە و دوایویش بارزانیە، هەروەکو شاهانی عوسمانی و سوڵتانی عوسمانی و شاهانی قاجار و شاهانی سەتەوی. ئەمە بڵێن بە خەڵکی، خەڵک خۆی بۆ ئامادە دەکا کە بابە ئەوانە عایلەیەکن لە سەروی خوددان، ئەوانە لە سەروی ئەوەن کە دەبێ هەموو خەڵک ڕسپێکتی بۆیان هەبێت. کاکە ئەومان پێ بڵێن پەروەردەی وەمان بکەن کە بابە ئەوانە خوا ناردوونی. کاک مەسعود زۆر جارەڵێ من پێشمەرگەم، من درۆ دەکا من دەزانم درۆ دەکا. کاکە پێشمەرگەی چێم پێشمەرگە بووم بۆ خۆم، وەرە بەدایان ڕفیقی پێشمەرگەمت پێ نیشاندم، هەردوێنێ پێرێتەوە لەگەڵ فەرهادی مخابەلەت نەکردووە، ئەو پێشمەرگە بووە. ئەخە باشە پێشمەرگە ینی شەو نەخوری، ینی بەڕگادا ڕۆیشتن، ینی برسێتی، ینی جلی پیس، ینی ئەسپێ ینی کێت. باشە پێم بزانم کاک مەسعود بێ قامک ئاو دوو قامکە دە چای مرۆڤ بکە ئەگەر یەک ڕۆژ برسێتی کێشا بێت. کاکە ئەوانە باوچیان کە هاتەوە لە بنێوی سەرکردەی شۆڕشی ئەیلول، کاکە ئەوانە تەمەنیان 13 ساڵ بوو. دەی باشە کاکە لەو دەمێەوە ئەوانە بەخۆیان دەڵم پێشمەرگە. کاکە پێشمەرگەی چی؟ بە ناز و نیعمەت، بە دەیان پێشمەرگە و بە سەدان پێشمەرگە تو پاراستویانی، بە ناز و نیعمەت وەکو منداڵێکی نازنازی ئەتۆ هاتووی ڕۆیشتووی، دایکێکی پڕ لە محیبەت و پڕ لەوە و کەس نەیوێراوە پەنجەی خۆڵاویشت بۆ بێنێتە پێشە. ئەمە لە داعش بووم بەخوای لە شەری داعش کە ئەو دەچووی لەوێ ئاوای دەکرد ئەمە پێکەینمدا. کاکە تۆ ڕاست بکە، ڕاست کاکە تۆ کەی پێشمەرگە بووی؟ وەڵڵاوە بیللاوە تەڵڵای سەدام حوسێن پێشمەرگە بووی، ئەوانە پێشمەرگە نەبوون کاکە من دەزانم. ئەخە پێشمەرگە یانی ئەوەی کە تۆ بە ڕێگایەدا بڕۆی بە خەوەکەت بە ڕێگادا بکەیت. ئەمن پێشمەرگەم دیوە. باشە کاک عەلی قەدەم خەوی لێکەوتۆ هەستاوەتەوە. من وەکو جیلی تازە لەوانەیە ئەوەم نەبینی بێ کە جەناب بینی و تەنها مێژوم خوێندۆتەوە. ئەگەر منێکی گەنج پێم وابێ عەلی کەریمی زوڵم لە کاک مەسعود دەکات، چۆن بڕوان پێ ئەهێنی کە زوڵمی لێ ناکەی؟ زۆر ئاسانە دەڵم کاکە جانە تۆ شکر خوێندوتە، ئەعدادی تەواو کردووە، ڕەنگە مەرحەلەی 1 و 2 زانکۆشت تەواو کردبێ. وەرە من 20 دانە ڕەفرێنس و 20 دانە مێژوو 20 دانە کتێبت دەدەمێ تکاری خەنەوە. بڕۆ کاکە جان تکال لێ دەکەم لەگەڵ ئەو فڵان لە پێشمەرگەکانی ئەیلول بڕۆت بخوان لێ نزیکە و مقابلەیەکی بکە.
بەڵام پێم وا بێ من هەورامی ماستەرەکەی لەسەر شۆڕشی بارزانی بووە ینی شۆڕشەکە ئەمنە گەورە مستەفیدن ئەم زانین چۆنە کاکە سەربەزیان ئێمە نابێت لەگەڵ خەڵکی مستەفید بیان کەینە فاکت خەڵکی مستەفید هەموو شتێک دەکا جاودا ئیتفاقان خەڵکی مستەفید زانین چۆنە ئەو ڕۆکانە سەدامە لەگەڵ سەدامە سپینە بارزانێ لەگەڵ بارزانیە دوو سپەی تاڵەبانێ لەگەڵ تاڵەبانیە چوار سپەی خوددا دەزانێ ئەوانە فەرقی پێ ناکەن لە ماوەی چرکەیەکدا چاو نوقانێکدا ئەوان جێر دەگۆڕن ئەوە خستەتی بەشەرەی دی خۆمە دەیزانین ئەو جوورە خەڵکە کە مستەفیدن نابێت لەسەریان حساب بکەی مەسەلە تۆ دەچی مەعاش دەدەی بە خەڵکی سابڵاغێ بە درۆ دەڵێ وڵا ئێوە کابرا بۆ خۆی واقی ماردووە هاتۆ لێرە بۆی باس کردوم کاکە وڵا من ئەسەن بارزانی بەر نەدیوە وڵا کاکە فڵان کەس کاکە ئەمە بیستمانە ئەتۆ لە شۆڕشی مەهابادێ ئەتۆ یارمەتی بارزانەکانت کردو هەر لە بیرت نە وڵا ئەو بۆیە پاداشیەوەی ئەوە فەرمو 700,000 معاش کاکە چۆن شتیوا دەبێت ئەوە بودجە و مڵکی ئەو میلەتەیە لێرە ئەنفالیان دیوە شەهیدیان دیوە کوڕە کاکە هەڵەبجایان دیوە کاکە تۆ وەرە کاکە خزمەت گوزاری بکە قابلە ئەتۆ مەکتەب 2 دەورە و 3 دەورە بێت مەکتەبێکی وادانە نابێ قابلە ئەتۆ خەستەخانە خەڵک ئانەکانە ناوێ بچێتە خەستەخانە لەبەر بێپارەیی قابلە ئەتۆ لێرە خەستەخانە لە لەندەنێ گرانتر بێ کاکە بۆ کاکە هەر کۆڵانێک دەڕۆ یەک دانە خەستەخانەی پرایڤێتیان داناوە ئەخە بۆ کاکە سەدام ئەوەی نەکرد بوو باشە بە تۆزێک ئارام بینەوانێ من لەم ڕۆژانەیە ریسێرچمە کرد بۆ تۆ لە براتەرێکی حیزبی دیموکراتم پرسی وتم بەڕێز کاک عەلی کەریمی میوانی منە ئەم هەفتەیە ئەمەوێ سەرنج و تێبینی تۆ بزانم بەڵام زۆر بەڕاستەوخۆ وتی ئەو احتراما بۆ جەنابە وتی جاش بابەوەمە دانیشت لەو شەکانە شەوی دوور درێژە قەراب و قسە بکەین دو قسە بکە وتی ئێمە بەجاش ێزانین وتم بۆچی ئەوان تۆ بەجاش ئەزانن چی و کردووە دەی چی جواب دای کاکە جان کێشەیەکە بۆ لە نێوان پژاک و دیموکراتە کاک عەلی لە باتی چارەسەر خۆیان گەیاندوێتی کە ویستێتی ئاڵۆزیەکان زیاترکان لە نێوانیانە درۆ دەکەم لەگەڵ کاک حەسەنی شەرەفی لەسەر تەلەڤیزیۆنی NRT قسەمان کرد ئەوە بوو کە لە کێلەشینێ پێشمەرگەیەک شەهید بوو ئەم وتم کاک حەسەن جان ئەوە بە هەر جۆرێکی بێت لە دەست دەرچۆ پێشمەرگەیەک شەهید بووە پەژاکی ناڕەحەتەوە گەر ئێوە دابنیشن بەیانی سەرکرد ئەو بەربێشێک لە بەرپرسە گەورەکانیشان دێ من خۆ فقط نیەتی خێرم هەیە ئێستا شەرەمە نە حیزبیم نە کۆمەڵەم نە پەژاکم نە پەکەکەم هیچنی بەڕاستی هیچ بەلای یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە وەڵڵی ئەتۆ چەند ئەجێتی نیشتمانی ئاگای لە تێوە دەشی ئاگەرم ئەمن لەو شارەی دەژیم مەجبورم یاسا و ڕێساکانی ئەو شارەی ڕعایەت بکەم ئەمن ناڵێم یەکێتی ئاگای لە من نەبوو یەکێتی منی پاراستۆ لەبەر عەیبەی خۆی هەر ئەوەندە چی دیکە دەنا بڵێ معاشم هەبێ نیمە بڵێ مەسەن ساریان دابان من نیمە بڵێ خانوویان بۆ کوربێتم نیمە بڵێ نەسریم هەبێ نیمە هیچ باوەڕ ئەوە تەحەدا دەکەم لێرەوە لەکن جەنا هەر کەسێکی بەڵگەیەک بێنێت کە بڵێ مەسەلەن یەکێتی دەیژێنێت کە من بخۆم کارم کردو لە سوید و لە لەندەنێ و هاتوم لێرە مانگە بە 200 دلارەکەی دەژین بەڕاستی ئەمە ئەوانە یا بەغیلن یا حەسوودن یا هیچیان دەباران دانێ لە دژیەکێتی قسە ناکەی زۆرم کردووە ئەنگۆ ئاگاتان لێنێ کردوتە لای تەبعان مەسەلەن یەکێتی دەست بەسەری کردو یان لەمپەری داناوە کە بڵێ کاک عەلی تۆ بۆت نییە لەسەر هەرگیز ناتوانێت بم بڵێ عەلی بێدەنگ بە قات بۆ پێم بڵێ بێدەنگ بم خۆ من ئەمە زوڵمێ ناکەم ئەمن لە کاکەم لە بزوتنەوەی گۆڕان بووم بزوتنەوەی گۆڕان بە ماوەی 4-5 ساڵان تەقلەی بە یەکێتی لێ دەدا لە بیرتان چۆتەوە ئەی بەشی زۆری ئەمە بەرپرسی کێنێنی بووم بێشی لە بەرپرسانی کێنێنی بووم کە پیان دەکوت تۆپخانەکەی گۆڕانی بابە شەرمم نەکردووە بەڵام ئەوەندە تروسکایی دنێوێکێتیدا دەبینم کە تەحملی ئەو ئازادیانە بکە دەنادەڕۆم بەڵام حقیقەت ئەوەیە کە فەرقی یەکێتی لەگەڵ پارتی ئەوەیە کە تەحملی کۆمەڵێک نووسەر و
ڕەخنەگر دەگرێ بەڵام پارتی نایگرێ پارتی دەست بەجێ دەتگرێ دەتکوژێ ئەگە بۆی نەکوژرای وەکو منەوە ساڵە خەریکە بمکوژە بۆی نەکوژرا چ دەکات ترۆری شخصیەتیم دەکات جا ئەو برادەرەی کە تۆکتت لێم بەخۆ دەخا برادەرین دیکەم لێوە خۆ دەکا سمێڵ فشم پێ دەڵێ نازام چم پێ دەڵێ ئیتلاعاتە ڕفیق کوڕە با بەدەڵە ڕفیقی سەدامی بۆ کوڕە کاکە ڕووتان ڕژ بێ لە ڕسمی لەگە سەدام هەیە دەبزانە ئەم کابرایە چەند بێحوژدەیە چەند جێل و حۆلە ڕسمێک کە هاتۆ بە فتۆشۆپ ئەخر بابەجان ئەمن ساڵی هەفتاونۆ ئاوا بووم ئەخ هەفتاونە 45 ساڵەوە پێش دەکا من ئاوا بووم لە تۆش گەنجتر بووم کاکەجە ئەقل ئەوە ناچێ عەقڵی خۆی بەکاربێنێ کوڕە کاکە دوێنێ پێرێ برادەرێک لێرە ئەمری خوای کرد ناوی کاک فاروق ڕەفیق بوو هەموو ژیانی بوو ئەوە بوو کە حەولی دەدا کە مەسەلەن خەڵک لە جەهالەت بێنێتە دەرێ بزانە ئەوە ڕۆشنبیرەکەیە ڕۆشنبیرێکی دانسقە و مەشهور هەموو حەولەکەی بەوەی دا نیوەی ژیانی کە خەڵک لە جەهالەت بێنێتە دەرێ فەلسەفەی فێرکە نازەم چی تۆ وەڵە بڕام ئەو سەیرە ئەینی ئەو کەسە لە ناو جەهالەتێکدا مرد کە پێی دەڵێن جەهالەتی ماڵی بارزانی دەهات لە جەهالەتێکدا مرد کە نەوەکەی بەلا مستەفای مەعاشی دەدایە ئەمە کوڕە ئەمە کارەساتە کارەساتی فاروق ڕەفیق بەو شانازیەوە نەمرد کە پێشتر هەیبوو ئەمن چوومە تەعزیەکەی بەڕاستی چونکە حەقیقەتێک ئەوەیە کە فاروق کوڕێکی خوێندەوار بوو کوڕێکی خوێندەوار و دۆستیشم بوو بەڵام ئەوەی کە ئەتۆ لە یەکێتی تووڕەی ئەمە تووڕە دەبم بەڵام ناچم وەک فاروقی پەنا بۆ بارزانی بەرم نە پەنا بۆ شەیتانی بەرم بۆوانی نابم چونکە ئەوان لە من لەوان لە یەقینم تۆ دەزانی یەقینیانی چی یەقینیانی تەکمیل بووم لە سەرڕۆیی ئەو چەند کەسەی بنەماڵی بارزانی ئەمن بابەتێکی کە هەیە ئەتێ تەواویکەی باشە فەرموو ئەو برادەرانەی کە ئاوا دێنە من ئەوە یەکەم جار نییە کوڕکاکە دەڵە سمێڵ دوالێ دەکەین نازەم چیسی هەرچی دەیکەن بیکەن ئەمێن ئەو ڕۆکانە وەزیفەیەکم لەسەر شانە پێشمەرگایەتی نەماوە کە دەستدەمەوە کەڵەشکۆفەکەم وەزیفەیەکم ئەویش ڕۆشنگەریە ڕۆشنگەری ئەو ڕۆی من لەسەر دایکی نیشتیمانە دایکی نیشتیمان دژمنێکی هەیە سەرەتانێکی لە قسەیەکە ئەڵێ دایکی نیشتیمان سەرگۆی مەمکی دایکی نیشتیمان سەرەتانێکە ئەمن ئەو سەرەتانە حتا بۆم بکرێنایڵم پەرە بستێنێ هەموو لەشی بگرێتەوە ئەو سەرەتانە چییە؟ ئەو سەرەتانە ماڵی بارزانیە ئەو سەرەتانە مەسئولانی نییە ئاوا بەرامبەر تۆ بەرنامەکەت کفایەتی وەی دەکا مێژۆکێ بکەن مۆستا کفایەتی وەی دەکا کاکە لە 45 و قازی محەممەدی 36 قازی محەممەدی بەجێش هەر ئاوریشی وێ نەداوە ئەحمەدی برای لە نەغەدەی بەجێش بۆ خۆچوو لەگەڵ تارانێ لەگەڵ شای خەریک و فسازێ ئیجازەشی لێ وەرگرتی کاکە ئیجازە مادەمە دەڕۆین چاکە خازی فەقیرش گیرە چاکە ئەو حیزبی دموکراتە مێژووی خۆشی نازانێ چاکە ئەو جارەکانە چۆ ڕۆیشتۆ 11 ساڵان لە رووس و لە سۆڤێتێ بۆ خۆی کەفی خۆی کردو ژنی هێناوە هەرچی کردوتی کێتە خۆیەتی بەڵام چۆ بە یاوەرەکانی خۆی پێشمەرگەکانی کە لەگەڵی چوون کوێتی ئەوەی ژن بێنێ ئەوەی لەگەڵ کچە ڕووس بێ قوندەرە تۆ ئەوەی بۆ خۆت دەتەوێت بۆ خەڵکیشت دوێ کابرا پیر بووە دەهێوێ ژنێکی بێنێ لە ڕووس هێناوێنە بەڵام تۆ دەچی جنێنان پێ دەدەی کاکەم ئەوجا هاتوویەوە شەڕی دنیایەت کرد ئەحمەد تۆفیق لە سلێمانی موعینی و لە قیادە موقەتەم بۆ بکە لەگەڵ سلێمانی دەگەمێت باشم ئەو جارەکانە هەرچی شۆڕژگێر و سەرکردەی ڕۆژهەڵات کە هاتبوون بۆ یارمەتی تۆ ماڵ وێران هاتبوون بۆ یارمەتی تۆ هەموانت کوشتوتن قەیدە ناکە مەیتەکەیان بۆ تەسلیمی شاعیرەیان دەکەی ئەوجا چوی کۆمەڵە جوامێری باکوور هاتن بۆ یارمەتی شۆڕشی ئەیلول ئەوە ئاڵچی بوو ئەوە شوان بوو ئەوە چێ بوو ئەوانیشت کوشت یەک بێکێ بە کوشتان چاکم ئەی دواتر ئەتۆ چوی ئەو ئاش بە تاڵە کارە ساتت کرد کاکە ئەمن لە هەرە سەرکردەکانی شۆڕشی ئەیلول مەسەن یەک لەوان لە دوکتور مەحمودی ئەو کتێبەکەشی ئینشاڵڵا چاپ دەبێت دێتە دەرێ دەڵێ کاکە ئەمە ئەو ڕۆژەی کە کوتمان ئاش بە تاڵ
47 مليون دولارمان هەبوو دینارمان هەبوو 47 ملیۆن دینار ئەو کا ساڵی 75 هەر دینارەی 3 دلار بووە ئەوە دەزارمە من کتۆ لەوە توێژەکانمدا دەی دەبێتە 150 ملیۆن دۆلاری ساڵی 75 کاکە سارەیەکی زۆر جوانە ساڵی 75 دەکڕین بە 2000 دیناری بە 2000 دیناری ئەمە پارەیە چی لێ هات ئەو پارەیە چی لێ هات ڕۆی ئاودی بوو بۆ کەرەزیە و بۆ ئەمریکایە و بۆ ئەو کوڕەکانی ئەمە دوایوی ئەتۆ هاتووی لە باتەوەی کە ئەو پارەیە کە تۆ شۆڕشت پێ ناکرێ پیر بووی هەر شتێکی بۆ سەرەتانە تێچی ئەتو بیدەی بە ڕۆڵەکانی کورد بڵێ کاکە وەرن لەسەر ئەو پارەی شۆڕش هەڵایسێنەوە خۆ هەڵی شایساوە هەڵایسا کوتی کاکە شۆڕشم پێ نەکرێت تێکی دەدەم ئەو قسەی دریسی بووە شۆڕشم پێ نەکرێت تێکی دەدەم دەباسە کاکە تێکی دەدەیت ئەوزا دوایوی تۆ هاتووی سەرچی سەرکردەی کووردە لە سلەیمانی موعینی لە عەبدوڵڵای لە مینە شەمی لە هەموانت کوشت ئەو جارەکانە هاتووە ئەتۆ بە ڕەحمەت چووی و لە شنوویە ناشتویانی کاکە ئەتۆ کەسێکت هێناوە گرتوتە کتوتە قەبری مەلا مستەفای داوەتەوە ئەخوڵڵای هاتوون بێن بڵم ڕووی بابی درۆزنی ڕەش بێ کوڕە کاکە بەسەر کە برادەرێکیان داهێنا بە نێوی سەی ڕەسووڵی بابی گەورە ئەو سەی ڕەسوولە بە درێژایی عومری هەر موریدی ماڵی مەلا مستەفای بوو کەچی ڕاست چونکە ئەو مەسئولی ئەو مەنتەقەی نظامی ئەو خەتی محوەری نظامی بوو بەسەری تۆ کوتیان بەسەریان داهێنا یەکێک لە مەسئولی نظامی حزبی دموکرات بوو چاکەم بەسەریان داهێنا ڕسەی ڕەسوول لە حزبی دموکرات دواتر دانیشت لەسەر فکری خۆی کەچی هەر دەستیان لێ هەڵنەگرت هاتن ئەرە لە سلەیمانی ترۆریان کرد ئەرێ کاکە ئێوە شۆڕژگەرن یا شۆڕژگەرن یا ترۆریستن کرمانجگوندی لە کتێبێکەیە باسی مەلا ئاوارە ئەکات دقیق قسەی مەلا ئاوارە چی بوو ئەگەر بە کورتی دوو پرسیارم ئەمێنێت جوابم بیتەوە بۆی بچمە لای میوانەکان مەلا ئاوارە بۆچی خۆ هاتبوو گفتوگۆ بکە دوای ئەوە وتبیان کە بیگەێنەوانێ ناو خاکی ڕۆژهەڵات بە سەلامەتی تقریبەن ئەو قسەیە چەندێکی ڕاستەکە کرمانجگوندی لە کتێبەکەی باسیەکە کاکە هەموو قسەکان ڕاستن دەزانی بووە ئەگەر ئەوان وەکو بابێکی چاک وەکو هاونەتەوەیەکی باش وەکو هاو میلەتێکی باش هاتپان کوپیان کاکە ئێوە میلەتی کوردن ئێوەش خەبات دەکەن وەرن کاکە وەرن دەباوە ئێمە ئیمکاناتێکمانەیە فرۆژگای شۆڕشمانەیە چەکمانەیە چمانێتمانێ خاکمانەیە خاک کاکە خاکی خۆتانە وەکو چەندین ساڵ لە داوێنی یەکێتیدا لە کۆمەڵی لە دموکرات باشە ئەو هەموو ساڵەوە 40 ساڵی ڕەبەقە دموکرات و کۆمەڵی لە ناوچەی یەکێتین بۆ نایانتوانی بچنە ناوچەی پارتی بۆ چونکە ئەوان ساد و سەودایان هەیە لەگەڵ تورکیا و ئێرانێ دەزانی ئەوان هاتپان کاکە هەرچی تێدا چوە لە بێت دەرەتانی تێدا چوو لە سەرکردەکانی ساڵی 1960 و 1960 ئەگەر دەرەتانیشانە باە نەدەچوو خۆیان بکوژدن والله بیللا وتەڵڵی کاکە ئەحمەد تۆفیق عەبدوڵای ساقیش کە مریدی بارزانی بوو دەیزانی کە ئەوڕۆکانە ناتوانێت لە ئێرانە تەق و تۆق بکە کاک سلەیمانی موعینی 1000 جار یادی بەخێر دەیزانی خۆ پێدوانە بێ نەیان دەزانی بەڵام لێرە دەریان کردن کاکە دەریان کردن نائیلا چوونەوە دیوی ڕۆژهەڵات تفەنگەکان دەستدا یەکتیان لە دێ کاکە تۆ ئەوانە دیسانەکانم سەدیقی ئەنجیریت گرت سەدیقی ئەنجیریت بەدەستی برادەرەکەی خۆی گرت لە جێگایەک سەرت بڕی دەچەمەکە تاویش ئەخ بۆ کاکە سەدیقی ئەنجیری یەکێک لەو تۆریسیێن و یەکێک لەو ئەمەکرد کاک عەلی ماڵی بارزانی چێ کردیت خۆ من نەمکردو کاکە ماڵی بارزانی ئەمە حقیقەتێکی حاشا هەڵنەگرە کاکە ئەوانە بۆەوەی هاتوون کە نەهێڵن کورد بگاتە شتێکی ئەمر کە دەڵێم سەرەتان لەسەر گۆی مەمچی دایکی نیشتیمان هاتوو خۆ لە خۆڕە ناڵن وەڵڵاوە بیللا وتەڵڵای کاکاڵ متالعە دەکەم دەخێنمەوە مەسەلەن کابرایەکە بۆ ناوی جەمیل مەحۆبۆ بەڵێ ساڵی 71 ئەوە لە لوبنان کوردی لوبنان بوو هەستاوە بۆ خۆی ئەوەندە عاشقی شۆڕشی ئەیلول بوو ئەوەندە عاشقی مەلا مستەفای بوو هەستاوە حیزبێکی دروست کردو لە لوبنان بە نێوی پارتی کوردی لوبنان هەرچی بۆ کەسافەت و بۆ عەیش و نۆش و شتیا چۆتە لوبنان ئەم جەمیلە خزمەتی کردوون چاکە نازانم خزمەتی چی نەکردو ئەقراوێک بۆ چێ بۆ لەکن ئیدریسی شکایەتی کردو ئەوە هاتوو بۆ کۆنگرەی ساڵی 71 هاتوو پێی وا بۆ ئەندامی پارتیە هاتووە یەکسەر گرتویانە لە ڕایەت و لە ئەوەی زندانەکەی بارزانی
باش 4 دانە ساڵان ژێری توالێت بووە بە ئاوەڵەیی تا کتێبەکەی بیخنەوە کتێبەکەی هاتووی دڵی کاک عەلی تۆ چونزای ئەو برادری کەستا ئەو قسە قۆڕی بە تۆ کرد با بێ بڵم کاکە دەبڕۆ بخێنەوە دەبڕۆ کاکە ئەوانە هیچ ناخێننەوە قسەش دەکەن باشە ئێستا مۆدێلێک لە ناو باشوورە پیا بووە مەسەلەن شەرد نییە هەر کەسێک کە چووە شاخ کەسێکی شۆڕژگەر و قارەمان بێ مەسەلەن ئێمە لە سەردەمی شۆڕشی نوێدا خەڵک هەبوو لە بەعس ڕایە سپارتای کرد بە پێشمەرگەوە ئەینارد وەکو سیخۆڕ وانە هەندێک کەس هەیە لە منتیقەی چواردەوری سلێمانی داواکراوی یاساین تۆمەت ینی داوای یاساییان لەسەر هەبووە مثلا تسلیمی ئێران کراونەتەوە بە حکمەوەی تۆ حکومەتێکە هەیە و لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە تۆ حکومداریەکەی لە کاتێکە کە ئەمە لە زۆنی یەکێتی بکرێ بە ئەوەی کە جاشی ئێرانە جاش سیغەیە تەسلیمی کردوتەوە خەڵکی تەسلیم کردوتەوە جاشی ئێرانە و خۆی بە ئێران فرۆشتووە بەڵام کە لە هەمان کاتا لە قۆڵی ئەو لاشەوە لە هەولێرە مەسەن لە سنووری دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە بە هەزاران کەسی پارتی کرێکارانی کوردستان گیرا و تەسلیمی تورکیا کراوەتەوانێ ئەمە خزمەتی کوێی کوردایەتی ئەکا خزمەتی کوێی کوردبوونەکە کە تۆ نیشانەوەیە کاکاڵوێجان ئەوە نیشانەوەیە کە ئێمە ئێستانە بووینەنێتەوە ینی ڕێبواران و سەرکردەکانی پێشومان پێشقراوەڵەکانی پێشومان دەفکری هەموو شتێکدا بوون دەفکرەوەدا نەبوون کە بەرەو یەکنەتەوەیمان برن بەرەو نەتەوەمان برن ئەمە دەگەڕێتەوە سەر ئەو ڕێبوارانەی پێش ئێمە کە بەڕاستی دەفکری خۆیاندا بوون دەفکری پێگەیانی خۆیاندا بوون دەفکری دزی و حیزیدا بوون بەڵام ناتون منداڵەکانمان ئێمە پەروەردە بکەن بەرەوەی کە بەرەو نەتەوە بڕۆین ئەوە حقیقەتێکە ئێمە ئەگە بگەڕێینەوە سەر ئەسڵ و مەسڵی خۆمان و بەڕاستی لەگەڵ خەڵکەکەمان قسام بکەین ئێمە خێڵی کاک عەلی دوو پرسیارم هەیە یەکێکیان ئەمەوێ بە ویژدانەوە دووشت هەیە پێم بڵێ وەکو مێژوو نووسێک ئەوەی کە ئاگاداری ئەگەر ئاگاداریش نەبێ ئەتیادیە حزبی سۆسیال دیموکراتی کوردستان کاکە حەمە و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان خیانەتی نیشتیمانیان هەیە کە ئێمە بۆ مێژوو هەڵیگرین پرسیارەکە زۆر کۆپلیکیتە چی پێ دەڵێن زۆر ئەوەیە حراجە ینی ئەتۆ دەبێت لە پێشدا تاریخ خیانەت بکەیت ئەگەر لە دڵی من بێت ئەوەی کە بە ئەرچی خۆی هەڵنستاوە خیانەتی بە میلەتی کورد کرد ئەگەر بە دڵی من بێ وەکو فکرێکی شۆڕژگەری بیێنمە سەر گۆ ئەوەی کە بۆ دەبووبی کەیونەت کردو خیانەت کرد ئەمن پێم وابێت ئەم هەموو هاتوو چۆ حیزبایەتی و چوزانم ڕۆژێک لەگەڵ حەمەی حاجی مەحموودی ڕۆژێک لەگەڵینی ڕۆژێک لی دەدەی ڕۆژێک لەگەڵ ئیسلامیانی ڕۆژێکی دیکە لی دەدەی ئەمانە هەمووی نیشانەی وەیە کە نامان هەیە کوردیەک گرتو بێ نامان هەیە کوردیەک دەنگ و سەدا بێت جا ئەوە بە تەحریکی دژمنانی کورد بە تایبەت تورکیا دەستی گەورەی تێدایە لە زمانی مفاوزاتەکاندا ئەم بۆ خۆم لێرە بووم ساڵی 84 مفاوزات گەیشت بۆ ترۆپشی خۆی خەریک بوو دانووسی کە لە کەرکووک چ بکەن هەتا کار گەیشتەوەی کە سەدام لەسەر کەرکووک کۆتا هات بڕۆن شتەکانی کاگنۆشیوان یا مامزەلالی بخێنەوە کەچی تورک کوتی نابێت تورک لە ناکاو هات و تێچیدا ئەو مفاوزاتە ئەمە ئێستا نەگەیشتوینە ئەو جارێکە پرسیارەکە بکەمەوە لەسەر حەمەی حاجی مەحموودیان ناتەوێت جایی بێتەوە نانا چ بوو پرسیارەکە ئەگەر خیانەتیان محەممەدی حاجی مەحموود زۆر پاڵپشتی جمهوری ئیسلامی ئێرانەکە لە ڕاگەیاندنەکانەوە و ئێران وا بەهێزە وا ئەوەیەوە ئەمە خیانەت نییە تۆ لە نیشتیمانی بکەیت سەد خیانەتە ئەدی خیانەت چۆن دەبێت کاکەڵ باشە ئەتۆ براکانت هەموو ڕۆژە کۆڵبەرن لە دوورەوە بە قەناز لیان دەدەم با بە کۆڵبەر ناوی خۆی بەخۆیەوە ئەخ تۆ شەرەف کاکە حەمە ئەتۆ لەسەر نورەی دەژی ئەتۆ نابێت جارێک بۆ دەنگ بێ بڵێ ئەرێ کاکە ئەتۆ دانیشتوی هەر بە ئەهوەنتا هەر بۆ خۆشی لە ڕەبایەکە دانیشتوی کۆڵبەرێکی بەدبەختی پیر 40-50 چورێ بەشانەوەی بەنێو ئەو هەورازاندا دێ و دەڕۆ ئەتۆ بۆ لێ ڕا بە قەناز لی دەدەی بۆ ئەی کاکە حەمەوە منتەقەی تۆیە منتەقەی تو جارێک بۆ دەنگ وەرە ئەتۆ ئەمە من بۆ چێگەم بۆ دەنگ نێم جارێکی ئەتۆ منت بۆ چێگە ئەوڕۆکان لەسەر شیروانی هەڵ نەدەمێ
ئەدی بر کاکە ئەمەم بۆچی ئەگەر ئەی خیانەت چۆن دەبێ کاکە خیانەت چۆن دەبێ پرسیاری ئاخیر بۆچی عەلی کەریمی کە ئەڵێن مەسەڵەن سلێمانی پڕە لە ئیطلاعات و لە پاسدار و ئەم شتانە هەیە ئیطلاعات ینی سلێمانی لەژێر دەستی ئێرانایە بە قسەی پارتی دیموکراتی کوردستان و بە قسەی یەکێتیش هەولێر لەژێر کۆنتڕۆلی تورکیایە تا ئێستا بۆچی سوپای پاسداران عەزێتی عەلی کەریمی نایاوە یان ئەوە تا درۆیە نییە ئیطلاعات لەناو سلێمانیان نییە یان ئەوە تا ئەی بۆچی عەزێتی عەلی کەریمی نایان قەت یان ئەو پێیان بڵێ بە عەزێتم دەن من حەز ناکەم هیچ وەختی عەزێت کاکەجان هەی خەدەوەیەکە من ئەو ئەنسورە نیم ئەو ڕۆبۆ جمهوری ئیسلامی کە بێ ئەو ڕیسکە گەورە بکە یەک جارە دەزانێت کە مەسەلەن لەژێر پۆششی یەکێتی نیشتیمانی دۆستێکی قەدیمی خۆیاندا عەلی کەریمی دێودەچێت دوو عەلی کەریمی تا ئێستاش نە حیزبی هەیە نە چەکداری هەیە نە زەرەری بۆ پەس هەیە قسان دەکا زمانێکی درێژی هەیە دەنووسێ و قسان دەکە ئەوەی کە جمهوری ئیسلامی وەک ساڵانی زوو خەتیرەی دەکرد و ریسکی دەکرد و هەر کەسێکی ئەوە بایە لەسەر شەستەکەی دەیکوش ئەو ڕکانە ئەو سیاسەتی وەلا ناوە ئەو ڕکانە بە درۆن پێدات دەدا درۆنێک داوێت لایەکی قەڵایە دەبات درۆنێک داوێت لایەکی زەرجۆز دەبات عەلی کەریمی نە مەقڕی هەیە نە پێشبەرگەی هەیە نە هیچیە بۆ لێمدا کاکە بۆ لێمدا وەڵا حەز ناکەم یا خۆقەت لێو نەیە نا خۆ لێشمدا ئیحتیادیە لێشمدا ئیحتیادیە وەڵاهی بە خەیاڵشمدانایە بە باش سەریشمدانایە باوەڕم پێ بکە کاک عەلی من لێرە بۆیە لێرە دەژیم چووکە وڵاتی خۆمە خۆشم دەوێت بۆنی سابلاغی لێ دەکەم بەڕاستی دڵم هیوادارم هەمیشە لە ساخ و تەندروست بوو بینم ئێمە ئەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان کە هەندێک لە میوانەکان وەرئەگرین چونکە حەزەکەم کاتی زیاتر بین بەوانە بکایە هاوڕێیان ئەو کەسانی کە هێنە سەروانەیە مافت هەیە یەک پرسیار بکەیت مافی مناقەشەکردن و گفتوگۆکردنی لەگەڵ میوانەکەیان نییە پرسیارەکەت ئەەکەیت و ئەچیتە خوارەوە تەنها یەک پرسیار و هەموو جۆرە بێڕێزیەک ئەو کەسە ئەکرێتە خوارەوانێ و بۆ هەمیشە بلۆگەکرێ داواکەم کاک ئاری فەرمێ بێتە سەرەوە بۆی مایکەکان ڕێک بخات بلۆگمەکە کاکاڵۆجا هەر کەس پێ خۆشە قسام بکە باوەڕم پێ بکە ئەوەندەیان سمێڵگاوم ئەخ کاکە بە خاتری خودای ئەمە چە ئەدەبیاتێکە ئەتۆ دێ دەڵێ سمێڵت ئاوا لێ دەکەم ئەخ کاکە ئەوە ئەدەبیاتە من دەڵێم پارتی درێ دەکە پارتی ماڵی خەڵک دەخوا یاسا سەروەر نییە ئەمە باسیەوەی دەکەم تۆ جۆرە بڵە وا بە هەیە ئەی بۆ ئەخت باشە وەختێک ئەتۆ لۆژیکت پێ نییە وەختێکە تۆ هیچ منتەقێکت پێێنێ بەغیرە جنێ و ئەمە چت پێ بڵم کاکە چت پێ بڵە ئەتۆ تەنیا و تەنیایەکتە دۆستەوە عەلی کەریمی ئیتلاعاتە عەلی کەریمی ڕسمی لەگە سەدامی هەیە ڕووی بابی وی ڕۆژبێکە عکسی ئەمنی گرتووە بابە ئەمن ئەو دەمی ئەستن هەر منداڵ بوو منداڵ کاکەوە حەسەنی عەلەویە ئەتۆ وەرە ئەو ئەقڵا پیرە پیاوی وا باوەڕی بۆی کردووە کە مامۆستای مەکتەبە لێرە کەم هونەرمەندە دەڵێ چونکە سمێڵی هەر کە سمێڵی سوور بوو هەمزاغایە ئەو حەسەنی عەلەویە یەکێک لە کادرە ڕۆشنبیرەکانی زمانی بەعز ڕۆستمی لەگەڵ گرتووە لە پشتەوەڕە دەڵێ ئەوە عەلیکە بابە ئەو وێستای ئەمن وێستای وی دەچم بەڵام چل ساڵەوەی پێشە من گەنجێک خەتێکی سمێڵی باریکمە بووە ئەتۆ وەرە کاکە خۆمە سەد ڕسمی ئەو زمانین بۆ دانانی ئەو ساڵی بەڵام کاکە ئەوەیە بژمرێ بشفرێ هەر بزنە بشفرێ کاکە ئەتۆ کاکە وەرە ئەقڵ ئەگە ئەتۆ ئەقڵ لەگەڵ من بەکاربێنی من تەسلیم دەبم بەڵام مادێک ئەتۆ هەر دەڵێ جوابی تەحەی پەحەیە ئەمەی تووشی لەگەڵ ناڵە باچین لای میوانەکانمان کاگاری فەرموو دەستدەمتان خۆش سڵاو و ڕێز بۆ هەموو لایەک بەخێر بن هەروەکە گەڵوێس وتی هیوادارم ئارامی ژوورەکە پارێزن و ڕێزی میوانەکانمان بگرن و بەڕاستی لە کەسیشی خبوڵ ناکەین کە بە ڕێزی بە میوانەکەمان بکە و یەک پرسیاریشە و من بەسەرێ هەمەرم بەپێی توانە ئاتوانم هەموو تاوەرگم هەتا میوانەکەمان کەسیتیایە ئەمە ناتوانین هەمووی وەرگین مەجموعەیەک فەرموو کاگاری باش باساق شکر کەس پرسیاری نیە وەڵا هەڵێز ئەوە چاوەڕێن کاک شێخ عەلی بەخێر بەی سەر چاوم فەرموو ڕێز و سڵامێ بۆتان بەخێراتنی کە عەلیشەکەم
زۆر سپاس. بەڵای یەک پرسیارمێ لەو بابەتەی غەزا لەو کچەی ڕۆژهەڵات وەکو ڕۆژهەڵاتیەک لە کەعالیەکەم ینی هجوومێکی زۆر خرا سەر خەڵکی سلێمانی غەزاڵ کاکە شێخ غەزاڵ بەڵێ خۆش خەزاڵ بەڵێ هجوومێکی زۆر خرا ڕۆحی شاد بێت جێگەی باش بێ بەڵام هجوومێکی زۆر خرا سەر خەڵکی سلێمانی ئەنی وەکو خەڵکی سلێمانی ئەڵێن دژی ڕۆژهەڵات نوان و یعنی لە هەنێن لایەنەوە ناویان نایەنم بەڵێ وابوو وەکو علی وەکو ڕۆژهەڵاتیەک ڕابۆچوونی تۆ چییە لەسەر خەڵکی زۆر سپاس کاک شعریجان من دوو جار لەسەر مۆزوعی قسەم کردەوە پرسیار لێکی باشش دەکەیت چونکە لە ڕۆژی ئەوڵەوە دەزەریانەکەی دابووم کار بە برینداری گەیشتە سلەیمانی و هەرخۆشم لەگەڵ خستەخانەی فاروقی قسەم کردە ئاخردا بەداخەوە سعاتێک زیاتر لە خستەخانەی فاروقی نەژیا بەڵام لە خستەخانەی بەخشین زیاتر لە 28 دقیقەیان مەحتەرکردن و ئەوە نزیفەکە زیادی کرد و زیادی کرد بەڵام ئەوەی کە ئەوەت بەڕاستی پێ دەڵم چونکە لە ڕۆژی ئەوەڵ سعاتی ئەوەڵ دقیقەی ئەوەڵ بەهۆی برادرانی کۆمەڵەوە ئەمن و وەکو عەتفێکی قەدیمیش و بەڕاستی ئەمن خوشکێکم هەبوو هەر لەو سنەی کەمتر کە جمهوری ئیسلامی کوشتی ئەو خەزاڵە ئەسەن نەروینی خوشکم لە پێش چاوم داهات و دەچوو ئەوەندە ناڕەحەت بووم و برادرانیش هەمویان لەگەڵ من ئەوەدا بوون لە ڕابیتەدا بوون لە ئیرتباطدا بوون ئەوەی کە ئەو کارەی کرد لە مەرحەلەی ئەوڵدا بەڕاستی خەتای خۆیان بوو نەدەبوو بکوژرابە بەڵام نەدەبوو چوانە بەخشین کاکە تۆ کۆمەڵەیەکی کۆمۆنیست کۆمەڵەیەکی مارکسی کاکە تۆ علی باپیر معلومە دژی ئەوانەیە تو بۆ دەچی بۆیە خستەخانەی شارمانەیە خستەخانەی ئەنوەر شێخەمانەیە خستەخانەی کاک فاروقیمانەیە چوبای بۆوێ ئەوەیە دوو وەڵامەکان کاک علی زۆر کورد بێچکە خەڵکێکی زۆر چاوەڕێیە سپاس دەکەم علیجان ئەوە زۆر ناشارەزا بوون خەتای گەورە دەگاتە ناشارەزایی خۆیان بەڕاستی دوو ئەویش ئەوە بوو کە دەبوو خستەخانەی بە ئەرکی پزیشکی خۆی هەستا بە هیچ نەبایە پێشی نزیفەکەی گربایە بەڵام ئەوەی کە بە ئەوەت بێ بڵم ئەو نقطەیە کە من باسم کرد لە یەکێ لە مقابلەکانمدا ئەوەی کە ئەو ئاگرەی خۆش کرد کۆمەڵە و ئەم عەتفی خەڵکە بە دژی خەڵکی سلەیمانی باوەڕم پێ بکە دەستی ئەو لای تێدا بوو یعنی ئەمن کە چوومە سەر قەبران دەستی ئەو لای کێ مەبەستێ بە دیمۆکراتە نەخێر ماڵی هەولێرە بارزانی یعنی کۆمەڵێک خەڵکیان وە سەر قەبران خست بوو کە بە ئاشکرا ئاگرەکەیان خۆش دەکرد جاوە چۆن دەیەبکوژدە جا لە کچ و کوڕ ئەمە خەتایەکی گەورە بوو چونکە کاکە ئەوانە شەو ڕۆژ خەونی گولەی بە سلەیمانیەوە دەبینن نەخێر بە عەکسەوە خەڵکی سلەیمانی شایانی ئەو پەڕی ڕێز و حورمەت بوون خەڵکی سلەیمانی شایانی ئەو پەڕی سپاسگوزاری بوون چونکە قسووریان نەکرد ئەوجا برادرانی کۆمەڵی خۆ نەهاتون داوا لە خەڵکی بکەن بێنە سەر هەر بەدزی دەیان کرد لەبەر درۆنی وەزێکی زۆر ناخۆش بوون بار کورد بێ وەڵامەکان بچینە لای کاکەلین فەرموو تان باش بەخێراخواز بخێر بێت سەر چاوم هیوەما تەندروست باش بێت وڵا بە جوێرەی باسی لە سەردەمی مەلا مستەفاوە تا ئەوسانی کە باز دەکەین پڕیەتی لە خیانەت و مێژوەکی ناشرین بەڕاستی و بە بیریشمان دێت کە لەوەتی هەنە هەر ئاش بەتاڵبوون بوونەتە قوربەسەری بۆ دۆزی کورد بە تایبەتی ئەو خێڵە دەمەوێت یەک پرسیار لە میوانە بەڕێزەکەت بکەم یەکەم ئەخلاق دووەم پارتی چۆن هەڵدەسەنگێنی ئەخلاق و پارتی پێدوانیە دوشتی زۆر لێک جیاوازن دوشتی دژ بە یەکن بەڵێ زۆر سپاس کاکەلین کاکە زوحاکیان فەرموو سەرەتا بە خێراتنی کاک عەلی کەریمی دەکەم دەستی ماندوو نەبوونی دەبووشم دەست خۆشیش بۆ تۆ کاک بەرنامەیەکی زۆر جوانە تاوان کاک عەلی کەریمی پیاوێکی شۆڕژێرە پیاوێکە زۆر ماندوویە دواتر نووسەرێکی زۆر باشیشە من زۆرم خۆش دەوێ و هەندێک جاریش نزیکەوە بە خزمەتی گەیشتوم من یەک پرسیارم هەیە کاک عەلی ئەرێ هەر بەڕاست ئەو حیزبە کلاسیکیانەی ڕۆژهەڵات کاتی ئەوە نەهاتووە وازی لێ بنن بە زیادی کەن و خۆیان هەڵبوەشێنەوە لە جێگایان حیزبیکە بەجددی دەکرێ حیزبێک لە 46 دروست بێ ئێستا بڵێ من میراتگری
شۆڕشی کوردم لە ڕۆژهەڵات و هەروەکو بنەماڵی بارزانی دەڵێ کوردستان لە سێمە تاپۆکراوە خۆ بەزدی حیزبی دموکرات و کۆمەڵ ێسا من گەنجێک بووم کە ئەو سەردەمەی تۆ باسی دەکەی من گەنجێک بووم عەبدوڵای مۆتەدیم دیوە سکرتێری کۆمەڵە بە کاک ئێستا سکرتێری کۆمەڵی ئەرێ باشە ڕۆژهەڵات کەسێشکی تێدا هەڵ نەکەوت ببێتە سکرتێری کۆمەڵە بەزدی کاتینێ کاک عەلی ڕحمەت لە بابە 100 لەگەڵتم ئەگەر 102 بە 102 لەگەڵ بووم بەڵامی 100 ئاخرەکەیەتی بەڵام کاکە زوحاکجان قسەکەت 100 ڕاستە ئێمە ئیکسپایر بووین بەخۆشمەوە ئێمە جیلی ژینای نین ژینا لە شۆ دەڕاو ئەمن لە شۆ دەڕۆم بۆیە حەق وا بوو ئێمە یا ئاپدەیت بینەوە یا خۆمان تازەکەینەوە بە چی تازە دەبینەوە بەهۆی کە کۆمەڵێک لەو جگەنج و جوانانە بینی ناوخۆمان بەڕاستی خۆ من چەند ساڵ لەوەی پێش وتم وەرە سەیر ئەو دیموکراسی بکە حیزبێکی دیموکرات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە پێی دەڵە پێی دەڵێن پارتی دیموکراتی کوردستان لەوەتی هەیە لە ساڵی 1946ەوە دوو سەرۆکیە بووە بابێک و کوڕێک ئەمە خۆشمولی مەش دەکا کاک زوحاکجان ڕاست دەکەین یعنی بەڕاستی ئەگەر بە تەمەنیش بێت ئێمە هەمومان ئەوە هەفتای بەزیێ دێڵین بەس سەیدی کاکە نەک درەنگ کاتوین نەک کەممان کردووە نەک بە کەس قەرزدارین کاکە ماڵ ئاوا و بڕۆین دانیش دیستاحمان بنووسین بابچینە لای کاکەنێ بە کاکەنێتەجان فەرموو ڕێز خۆت و میوانەکە و هەڵوێژیان هاوڕێ ئازیزم کاک عەلی کەریمی ئازیز کەسێکی بەڕێز لای من بەڵام تۆ وەکو زەبیحیە وەکو عەبدوڕەحمان زەبیحی هەر بەجددی من یەک پرسیارم لە بەڕێز هەیە کاک کەریمی ئازیز ئایا پەیوەندەکەی تۆ یان چاپێکەوتنەکەی تۆ لەگەڵ ڕێزدار جەلال تاڵەبانیە هەر ئەوە نەبوو یان زیاترە من ئەوە بەس ئەوە پرسیارەکەم لە بەڕێز هەیە هیوادارم بە شێوازێک وەڵام بیتەوە کە هیچ سانسۆرێکی لەسەر نەوێ بەڕێز کەسێکی کاکەنێ بە تۆزێ ڕوونتری کەەوە مەبەستێ یعنی هەر ئەو نەدەقەیە کە ئێوە بینیوتانە یا شتی کە هەیە کە خەڵک دەمە خۆش بێ ئەڵێ ئەو چاپێکوتنی تۆ لەگەڵ بۆ شتێک هەیە کە نەشاردرابێتەوە بڵاو نەکرابێتەوە ئەو نەبووە بە شرافەتی قەڵەم ئەوە جارێکی کە کتێبەکەی دیکەم تەقدیم کرد لێرە لە سلێمانی لە غەزەڵ نووس ئەو سۆندەم خوارد خەڵکێکی زۆری لێبوو هاتبوون بۆ ئیمزاکردن و شتیاوە سنوورە ژێر پێخراوەکان بە شرافەتی قەڵەم سۆندم خوارد کوتم ئەم کتێبەی من نەخۆم هەڵکێشانی تێدایە نە درۆی تێدایە هەر کەس درۆیەک لەو کتێبەی ساخ کاتەوە ئەمن قەت دەست بۆ قەڵەم نابمەوە لەسەر ئەوەی کە کتێبەکەش ساڵی 99 چاپم کرد لە 92 خەریکی بووم ژیان و بەسەرهاتی عەبدوڕەحمانی زەبیحی مامۆستا عولەما ئەمن بە شرافەتی قەڵەم دووبارە سۆندم خواردۆکە قسەی هیچ کەسم نەبڕیەوە ئەو جۆرەی کە مقابلەم کردو کامێراکەم داناوە ئەو جار ئەمن دواتر بوو هەر ئەو قسەی کاک برادرەی پرسیاری کرد هەر هاتم دوایوێکە کتێب بڵاو بۆ چابوو کوتم شەرت بێ دانە بەدانەکە کۆچ دەکەن و ئەمری خوای دەکەن ئەم ڤیدۆکەشان بۆ دانێم ئێستا خۆشبەختانە بە ڤیدۆی دایکمەوە تا دەگاتە مام جەلال و برایم مامۆستا برایم ئەحمەد و حەمەد ئەمینی سڕازی و دکتۆر عیزەدین هەمووانم لە یوتیوبەکەم داناوە ئەو جۆرێ دامنودمی کابرایکی ئاماتۆڕیش بووم کاکە هەڵگەجە کامێراکەم لەسەر ستاتیرێکدا دەناودا دەنیشتم لەگەڵێ دەمە خۆش بە بابچینە لای کاکارزان جان فەرموو سڵاو کاک هەڵوێست سڵاو بەڕێزان خۆشحاڵم بەردارم سپاس بۆ میواندارەکەتان بە خێرەتی میوانەکە دەکەم زۆر سپاس بەڕێز کاک عەلی کەریمی تۆوتت لە ناوەندی قسەکانتە لە ناوەندی چاپێکەوەندەکەوتت من هیچ ینی سەرچاوەیەکی سیاسی یان پێکەوە ژیانی سیاسی یا بۆ نمونە هەژمونێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستانە نابینم یعنی هیچ حیزبێکی کوردستانی یان هیچ ڕێکخراوەیەک یان هیچ فکرێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستانە نابینم کە بەرمەنای تێفکرین و تێکۆشانی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستانە بکە هیچ کەسێک نابینم یا هیچ ڕێکخراوێکی سیاسی نابینم ئاتۆ هیچ بۆ خۆت وەکو خۆت هیچ پرۆژەیەکت پێ غەیری ئەمانە
ئەتوانی هیچ پرۆژێ پێشکەشکەی لە سەر و ئەمانەوە یا لەمان باشتر پێشکەشکەی تۆتت هیچ کەسێک نابینم یا هیچ ڕێکخراوێکی سیاسی نابینم تۆ هیچ یا هیچ پرۆژێکت پێ لە غێری ئەمان یا لەمان باشتر پێشکەشکەی من کاک کارزان بە مطلقی ئاوام نەکوت چونکە من ناتوان مەسەلەن ئینکاری مەسەلەن ڕێکخراوەیەکی وەکو پەژاکی بکەم کە مەسەلەن هەمومان دەزانین کە داهێنەری ئەو شۆڕشەی ژینا و ژیان ئازادی من دەزانم کە ئەوانە چەند تەرکیز دەکەنە سەر پەروەردەی کادرەکانیانجا کچ و کوڕیا ئەو بەشدارێ بەرفراوانەی کە ئەوانە کردویانە بۆ توێژی ژنەکان کچەکانمانە من ناتوانین کاری وی بکەم بەیجوزێ بەڵام ئەو حیزب کلاسیکانەی کە کاک هەڵوەسووتی فعلا کلاسیکن فعلا تاریخان بەسەرچۆ فعلا من باسیێوانم کردووە نەوەڵڵا ئەمن نا لەو مستەوایەدام کە ئالترناتیوێک بۆ خۆم دروستکەم نە لەو مستەوایەدام نە ئەو دەسەڵاتی پارە و پول و ئیمکاناتەشم یەکەم حیزب دروستکەم ناشی کەم کاکە پیرزافەر دەمە خۆش بن زۆر سپاس کاگەڵێژیان سپاس بۆم بەرنامە جوانە بە خێراتنی کاک عەلی یەکەم بەخێر بێ بۆم بەرنامەیە خێراتنیەکەین پرسیارەکەی من ئەوەیە ئیشەڵا ڕۆژهەڵات ئازاد ببێ و جمهوری ئیسلامی ئێران نەمێنێ و کوردانی ڕۆژهەڵات جڵەوی شارەکان بگرنە دەست پێ دوایە پارتی و کوردانی ڕۆژهەڵات دانویان بەیەکەوە کوڵێ وەکو چۆن یەکێتی و پارتی دانویان بەیەکەوە ناکوڵێواتە لە دێگەڵەیەکمان لە سەردەش بۆ دروست ناکەن یا لە دیوی سەقز و نەقەدە ئەو پرسیارەکەم بوو قوربانت کاکە میرزاجان من هیوادارم ئەمن چەند جاریشم ئەو قسەیە کردووە کتومە هیوادارم تەجروبەی باشوور ڕۆژهەڵات تێکراری نەکاتەوە ئەگە هەر تێکراری دەکاتەوە دیسان تەجروبەیەکی مامناوەندی ڕۆژاوات چاو لێ بکا باشترە بەرێ وڵا کاکە میش زۆر لەوەی دەترسێم زۆر بە تایبەت ئەگە فرە میلیشیاییمان هەبێ فرە هێزی چەکدارمان هەبێ بە عەکسەوەی برادرایان ڕۆژاوا کە نایانهێشت ئێمە مەسەن ئەنە کەسەیەکمان بۆ دروستکەن و ببێتە سەقلی چاوی هێزە ڕەسەنەکان یا هێزەکانی کە ئێستا هەن بەرێ وڵا هەر لە ڕەبەت و سەردەشتەوە شەڕە دەکەین من هیوادارم کە ئەو عەقڵەی کە ئێستا هاتوۆتەوە بەرخۆیان و ئەو پەیمانی دروست دەکەن و ئەوانە دەکەن تا ئێستاش جورئەتی وایانێ بڵەنەوە بەرەیەک بۆکو ئەو بەرەیە کە لە ساڵی 1970 یەکێتی و پارتی لە تارانە دروستیان کرد تەنانەت ئەوەش جورئەتیانی ئەوەش بکەن بۆیە بەرێ وڵات نیگەرانیەکەت بە جێگای خۆیەتی کاک با بچینە لای کاک ئارام محەممەد کاک ئارام جان فەرموو ئارام مەحموود زۆر سپاس سڵاو ڕێزی تایبەت بۆ کاک عەلی کەریمی گوڵ خۆشەویست بەڕێز کاک عەلی کوردانی ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی هیوایان لەسەر چ حیزبێک یا چ ڕێکخراوێک هەڵچنیوە بۆ داهاتی و ڕۆژهەڵات بە زۆرینە هەڵێم مەبەسم پژاک و دیموکرات کۆمەڵە ئەوانیکە زۆر سپاس دەمە خۆش بە کاکە ئارامجان کاک ئارامجان هیوادارم کە ئەم حیزبانە لە مستەوای تموحی کۆمەڵانی خەڵکی زەزردا شێشرا و مل بە شوێن و کوڕە بەدبەخت و فەقیر و هەژاری ئەم هەموو ساڵەی جمهوری ئیسلامی بن و لەو مستەوایەدا بن کە تموحیوان تێر بکەن من ئارەزۆکەم ئەوەیە کە ئەوانە لەو هەوادام ئەرە پرسیارەکە بە دەقیقی چ بوو کاک هەڵوێست کام حیزبە ئەبێتە بجێگەی متمانەی خەڵکی ڕۆژهەڵات ئەوە کاکە ئارامجان پێویستی بە یەکەم هەڵبژاردنیەکە کە ئێمە لە هەڵبژاردنێکی ئازاددا بچینە پای سندوقەکان و لە بەستەر سندوقەکاندا تۆ دەنجی خۆت بۆ یەکێک داوێ کاک هەڵوێست بۆ یەکێک من بۆ یەکێک ئەو کاتێ ئێمە دەدات ئێمە 47 ساڵ ینی 4 پێگەیوە 47 ساڵە هیچ ئیحسایەکمان نەکردو ئەوەی کە قسان دەکات لە زژی خۆیەوە قسان دەکات ئەوەی کە دەڵێ من 90% خەڵکم پێ ئەشهد بالله درۆێ دەکەم ئەوەی کە دەڵێ من نازانم 50% خەڵکم پێ ئەشهد بالله ڕاز نییە ئێمە دەبێت ئەو ڕۆکانە تەواضوعمان نەبێ بە تەواضوعەوە بۆ هاوکاری لەگەڵ یەکتر کار بکەین تا دەگەینە یەکەم پرۆسەی دەنگدا دەمە خۆش بێ با بچینە لای بەڕێز کاک ئاریاس کاک عەتا زەردەشتی فەرموو کاک عەتاجان
ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆ ئێوەی بەڕێز و بیوانە بەڕێزەکەتان باش هیوام ساقی سڵامەتیتانە لە ڕاستیدا من تێبینیم زۆرە لەسەر قسەکانی کاکە عەلی بەڵام شاید دەرفەتەکەیش کەم بێت نەتوانم بە تەواوی قسە بکەم یعنی ڕزەقەکەی هەڵبژێرە وەڵی تۆزە تێبینیم هەیە وەکو ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان من پێم وایە نییە پژاک یەکەم هێز بوو بێت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە زۆربەی شەقامەکانە قاسم و ڕێگات ئیدامی هەیە و بە شێوەیەکی جوان هەموو هێزەکانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەشە تاسیری خۆیانیان هەبووە یەک دووەمیشی ئەوەیە کاک عەلی پرسیارەکە و کاکە عەتاکیان وەکو گلەیی کاخر ڕاستیەکەی من پرسیارم نییە کاک عەلی وڵام باتەوە بەس تۆزی تێبینی مێ لەسەر و بابەتەی کە لە شاری سلێمانی ئەو کاتێک کە لە بینی پەکەکە و حیزبی دموکراتە ئاڵۆزیک دروست بوو من بۆ خۆم و کاتە لە قەندیل بووم بەڵام لە هەمان کاتە کاک عەلی یەکێک لەو کەسانە بوو کە ئەبوایەت ئاشتەوایی دروست کردایە بەڵام بە قسەکانی لە کاکەجان کردم تو دیارە ئاگال لێ نییە تو ئەگەر نە بەرنامە کاکەم لەگەڵ حەسەنی شەڕەفی لە NRT کاک حەسەنی شەڕەفی وەکو هاوشاری کاکە ئێمە ئاومان بەو ئاگرەدا کرد نا تۆ کوتت ئێمە حازرین لەگەڵ پێشمەرگا شەڕکەین ئەمە کوتم لە چۆ کاکە بۆ قسە بدەیت تۆ حازر بووی شەڕی بینی کاک با ئەها پرێنسیپی بەرنامەکە تێک ئاریاز کاکە ئاریازجان ئەو قسەیە زۆرە لە چۆ ئەمن کوتومە حازرم شەڕی حیزبی دموکرات بکەم لە چۆ دەبیڵە لە شاری سلێمانی لە بەردەم هەموو میدیاکانە کوتێ کاکەشتیوانە ئێمە لەگەڵ کاک حەسەنی شەڕەفی بەرنامێکمان لێ نارتیە بۆ کەماوە دەڵێ بۆ بنێرم ئەگەر لە چۆیەت و لە کام وڵاتی وەرە بڕۆ لە یوتیوبەکەمدا دەیبینیەوە ئێمە کوتمان دەبێ ئەو ڕۆکانە حتى لەسەر قسەی من بۆ ڕۆژی دوای ئەو شەڕەی کادرێکی گەورەی پەکەکەی لە قەندیلەوە هاتە قەڵایە بە قوربانت دەم تۆ دیارە ئەگەر لە هیزنی عەزیزەکەم ئەخە بۆچی ئاوە فەوری قەزاوەتە دەکەن کاکە وەڵڵا وەبیللا وەتەڵڵای بەو کوردستانەی کە هیچتان باوەڕتان پێ نییە ئەمن ئەو کەسەم کە دایکی نیشتیمان هەمیشە و دایم تۆقی سەری من بووە و هەر کەسێکی خیانە بە دایکی نیشتیمان بکە ئەمن لێی خۆش نابم ئەوە کاک حەسەنی شەرەفی بڕۆ لێی پرسە شەهید ڕێزدان مابوو کاک حەسەن نیشان بەو نیشانەی کوتی خۆ ڕێزدانجانە من تۆ خزمین کاکە تۆ من کوتومە تەقەر حیزبی دموکرات بکەن کوڕە من کوتم کاکە دەبێ بیکوژێنینەوە هەر ئەو شۆ بیکوژێنینەوە و کوژاشەوە ببوورە کاکەلای کاک بەختیارجان فەرموو سلااو ڕێزمێ من کاک عەلی لە دوورەوە یعنی لە بەهۆی میدیاوە ناسم و کاک عەلی ڕێزم هەیە بۆت و دەمێک شەمن لە کوردستانە نیم لەبەرەوە کەسێکی نەزانم لەو ڕووداوانە بەڵام زۆرم پێ خۆشە کە کەسانێک کە بێ خۆی لە ڕووداوەکانە بوو بێەوە بە بەڵگەی زانیاری زانستی با بڵێم ڕووداوەکانمان بۆ بخاتە دەفتەرێکەوە کتێبێکەوە شوێنێکەوە کە ئێمەمانە ناگامان لێبێ چووکە زۆر کەسەیە لە خۆی تفەنگ بە تاریشیوانێت و بەبێ هیچ شتێک گۆمانە لەبەرەوە بەڕاستی پرسیارێکی وام لە بەڕێز زێنیە چکە من خۆم هیچ نەزانم لەو بابەتانە بەڵام یەک شەرحم لێ داواکەم ئەگەر کە هەڵوێست ڕێم پێ بە ئەم ئەحزاب ئیسلامیانە کە لە کوردستانە نێسا قسەکەن و پارەیان هەیە و خەسەخانەیان هەیە و ئەمانە چیە وەکو جەنابە ئاگام لێ بە بەشێوەی بەڵگەیەک بەمان لێتێک چیە پشگیریان لێکە و چەند خەتەرن لەسەر کوردستان و ئایا لە دوای ئێران ئەمانە ئەمێنن یا نامێنن تکایە تۆزێک لەسەرەوە بۆم باس کە چکە من بەبێ ڕووتوش پێت دەڵێم جاخوا دەکا ئەو شۆکانە یەکێتی دەمگرێ پارتی دەمکوژێ هەرچێکی دەبێت کاکەجان ئەمە لە ساڵی 92ەوە بۆ ئەوەی کە هەرچیان تموحی دەسەڵاتی کوردستانیان نەبوو چ یەکێتی چه پارتی ئەوانە ئەو جوورە پرۆکسیانەیە بەکارهێنا والله وبالله وتالله ئیسلامی سیاسی خەتای خۆمان بوو کە دروستمان کردنەوە ئەمە ئەولایەک لە لایەکی دیکەشەوە حقیقەت ئەوەیە لایەک ئیخوان سەر بە تورکیا ئەو پەڕی دەعمی دەکاوە تا بخۆتان دەبینن عەلی قەرەداغی و نازانم سەلاحەدین بەهادین ئاوا دەکەن عەلی باپیر لە دیوەخانی ئاغای خامنەیی و کەەوە مرتشکور یا دیوەخانی ئۆردۆغانی وە ژوور دەکەون
هەردەڵی کوڕی خۆیانن کاک علی خەڵکێکی زۆر زۆر وەستاوە محاولەکە وەڵامەکان زۆر کوردێ ئەو پرسیارەکە کاڵوێزگەرێک بوویمەوە برادرە کردی خۆ قوتی پرسیارنی بەڵام شەرعە حقیقت ئەوەیە کە ئیسلامی سیاسی لە باشووری کوردستان لە 79دا نەبوو مەگەر ئیخوانێک هەبێت یا ئەوە مەکتەبی نەزانم چێ ئەو ئیخوانە کۆنانەی میسر دەنا کاکە ئەمە دروستمان کردن ئەمن لە بیرمە کاکار ئەو یەکێتێ حیزبێکی ئیسلامی دروست کرد لە بنەوە کادری خۆی ناردە ناوی بۆی کە تەقوێت کرێ کاکە چەک و چۆڵک لە ئێران وەرگیرە ئەی تەبعەن ئەم بۆ خۆم دەزانم دەمە خۆش بێ کاک داوای لێبوردن کاک هاوڕێیان من مای گۆر ناگرم کاگاری وەرێگرێ و بەڕیزیشە یعنی بەسەرەیە داوای لێبوردنەکەم زۆر ئەنووسن تکایە وەرم بگرە ئەمانە با بچینە لای ئەم بەڕێزە نازانم ناوی چێ نیشانەیەکی پرسیاری داناوە کاکە گیان ڕێز و سڵاومیە کاکە ڕێزگیان ئیدریسی برا بچووکتە کاکە ئیدریسیان فەرموو قوربانتم کا عەلەی گیان زۆر خۆشحاڵم کە گوێم لە دەنگۆ بێ ئاوە قسەت لەگەڵاکەم ڕاستی پرسیارەکەی من لە هەمووی جیاوازرا ئەم شەڕەی ئەمریکا و ئێران و ئەوانە بەرەوکۆ ئەڕوا و ئیشاءڵڵا ئەم ساڵ لە سابڵاخی ئەدبینینەوە ئینشاءڵڵا دەیخوا لە زارت بڕوانێ سپاس دەکەم ئەوە جوابی و پرسیارەت دیا بوو قسە و لەسەر کردبوو با سەیری بەرنامەکە کاتەوانێ لەسەر قسە کرد بوو بەڵام لە من هیوادارم شەڕی ئەمریکا و ئیسرائیل چی دیکە خەڵک گەوجاندن نەبێت و ئەمریکا و ئیسرائیل بەڕاستیان بێت بەڕاستی وەک چۆن ئێمە دەرکمان کردو کە جمهوری ئیسلامی دڕوویەک و مەڵۆزمەیەکی پیسە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیوادارم ئەوانش بەوە گەیشتبێتون تۆزێک چاو بنوقێنن لە ئاز بەرژەوەندێ باڵاکانی خۆیان و دەفکری بەرژەوەندەکانی کۆمەڵانی خەڵکی ئێرانە دابن کە وە 47 ساڵە ئاسن و فیشک دەخۆن باشە فەرموو کاک مێمەوەگیان دەمە خۆش بە کاک عەلیجان سپاس هەلوەست و مەمۆستا عەلی پرسا من بۆ کۆنگرەی نەتەویە کی ناخوازی کۆنگرەی نەتەوی وەرێ دامەزراندن پێویستیکی گەلێ کورد وی کاتی دەش بۆ کۆنگرەی نەتەوی گەلێک سپاس زۆر ڕاستە کۆمەڵێک عنسور هەن چونکە دەڵێ کۆنگرەی نەتەوەی بێتە سەرکار دیارە ئەو حیزبانە دێنە ناوەکە لە هەمووان بە قووەترن و دەنجیان زۆرە چونکە لە 2013 ئێمە تەجربەیەکی وامانەیە کۆنگرەی نەتەوەی قەرار چێ بێت لە هەولێرە و خودی کاک مەسعودی خۆڵی لە ئەڵمانی بوو بەڵام بەداخەوە سەری نەگرت بۆ چوو لەسەر سەرکردایەتەکەی ئەو دەیکوت دەبێت حیزبی دموکرات بێ و دەیکوت چی پێ دەڵێن پارتی دموکرات بێ و دەیکوت پەکەکە بێت لەسەر ئەوەی تێکیانەوە پێچیان بۆ خۆم ئەندامێک بووم لەگەڵ هەمووی ئەو برادران دەزانن کە بە ڕۆژ دەچوم و ئێواران دەهاتمەوە بۆ سلەیمانی بەڵام نان هێش کۆنگرە دروست بێت باشە دەم خۆش با بچینە لای ئاڤان خان فەرموو خەشکورەوە یەک خانم دەرکەوت بەڵاو ڕێست بۆ ئێوەی بەڕێز بە خێراتنی میوانەکە دەکەم کاک عەلی ڕۆشنبیر و تێکۆشەر بەڕاستی من نیوەی وەڵامی پرسیارەکەمەم وەرگر لەو بەڕێزەی پێشووەوە بەڵام جەوهەری پرسیارەکەی من ئەوەیە کاک عەلی بەڕای جەنابێ لەم دواییە خۆت ئاگاداری کە پەیامی ڕێزدار ئۆجەلان بۆ گەلی کورد ئەوە بوو کە بۆ هەموو تەواوی حیزبەکان لە هەر 4 پارچە یەکێتی نەتەوەیی پێک بهێنن و لەسەر ئەو ئاستا لیژنەیەک دروست کرا و سەردانی هەموو حیزبەکان و هەموو لایەنەکانی هەر 4 پارچە کراوە لە نێو هەمویاندا تەنیا پارتی وەڵامی نەبووە هەمویان بە ئیسلامیەکانیشەوە وەڵامیان هەبووە کە پێیان خۆشە یەکێتی نەتەوەیی پێک بهێنرێ باشە پرسیارەکەی من ئەوەیە ئێمە دەزانین کە پارتی ڕازی نابێ بە یەکێتی نەتەوەی ئەڵتەرناتیڤ چییە بۆ ئەوە لە کاتێکە ڕێزدار ئۆجەلان ئەڵێت گەلی کورد لە مەترسیەکی زۆر گەورەیە و ڕەنگە جینۆسایدێکی تر لە بەردەممانە بێ بۆ ئەوەی گەلی کورد لە نێو نەچێ ئەڵتەرناتیڤ چییە بۆ ئەوەی کە یەکێتی نەتەوەیی پێک بهێنین و پارتی نەیەوێ بەشداری بکە ئاەتیەک نادرێ ئایا چی بکەین باشە زۆر خوشکی خۆشەویستم ئاواخان قسەکەت زۆر ڕاستە ئەمن ئیتفاقم بۆ خۆم لە مەرکزی ئەو قسانەدام لەگەڵ کەنەکە لە بروکسێل و لێرە لە کەنەکەی سلەیمانیوانە فێنە قسەکەت ڕاستە هەیئەتێک باک و خولخولە بە دەوری ئوروپا و باشووری کوردستان و هێزەکانی کوردیێراندا خولانەوە هەمووی لەسەر خەرج و مخارجی خۆیان و قسان لەگەڵ هەموو هێزەکان کرد بەداخەوە قسەکەی تو زۆر ڕاستە تەنیا ئاستەنگێکی کە بۆی دروست بوو پارتی نایهێوێ بە هیچ شێوەیەک بەشداریەوەی بکات چونکە پارتی
بریاری داوە ئەو دەبێت براگەورە بێت براگەورە ینی ئەو لەوێ سەرە دانیشتۆ پێی خۆشە عەلی وەرە ئەڵێز بڕۆ ئاوان وەرە ئەوەی دەوێت ئەوەش نایکەن ئەو ڕۆکانە ئەوڕۆ هیچێک لە هێزەکان نایکەن بەڵام برادران هەموو حولی خۆیاندا کە دەزانن پارتی ئەگەر نەبێ ئەڵقەی دەخاتە ناوی کوتیان با ببێت و حولێکیش دەدەن ئێستا شەر بەردەوامە حولەکە کە لە کەری شەیتانی بێنە خوارێ و هەموو پێکەوە ئیتحادێک دروستکەی نێچێتێک دروستکەی نێچێتی ناو کوردستان خۆش بێ بابچینە لای کاک گۆران جام ماماڕێژیان دەستم هەڵێژیان من لە خەستەخانە عملیات کراوە لە بەر خاتی مامۆسا ئێستا هاتوومە دەرەوە بەس بۆی پرسیایی دەکەم و دەستیشی دەگەم من مامەسا بە حەقیەوەی کە لە خەستەخانە هاتوومە دەرەوە بێت دوو پرسیارم دوو پرسیارەکەش بە پەلانی دەستم نازەکەم مامۆسا من پیاکم عاشقی مام جەلال بووم و جەلالیش بوو من 15 پشتی مام جەلال ئەزانم بەڵام بۆچی مەلا مستەفا کاتی حەماغای زێباری پێڵێ 5 پشتی خۆی بڵێ من 15 پشتی خۆم مەڵێم ئەیکوژێت ئەمە پرسیارەکەم دەزانیەوە پرسیاری منیش بووە دەزانیەوە کاتی خۆی لەسەر تەلەڤیزیۆنی پرسیاری منیش بووە ئەدی ئەخذ منیش شوانێک بوو جۆ لە جەنابتەکەم تۆ مامەسای بدی پرسیاری دوم ئەوەیە ئایا ئێستا ئێمە باسی کۆمونیزم کەین هێنە سەر کارل مارکس ڤلادیمیر لێنین هێنە سەر ستالین هێنە سەر ماوس تۆن پرسیار ئەوەیە ڕێبازی مەلا مستەفا چییە بۆ ئێمە ناتوانین بیخوێنینەوە لێ زانیاری فێر ببین و دەستخۆشی لە ڕێبازەکەی بکەین ئایا ئەم ڕێبازە ئەوە قورسە ئێمە ناتوانین دراسی بکەین و چەنا پیاوی وەکو جەناب ڕۆشنبیر بێن دراسی ئەم ڕێبازە بکات بۆمان وەکو کارل مارکس و ڤلادیمیر لێنین دەستەباجەکەم هیچ تەعلیقێکم نی لە قسەکانت کاکە گۆرانجان بەڕاستی پرسیارەکەت زۆر جوانە ئەزانین دوتانی چۆنی فۆرمولە بکەی بڵێ کاکە هیچ سەرکردەیەکی دنیاە نییە لە مۆغۆلستانەوە لە لیبیاوە لە ئەو وڵاتە بچووکانەش کە سەرکردەیەشانەیە و دەڵێن ئەوە کتێبی سەرکردەکەمانە ئەوە نووسینی سەرکردەکەمانە ئەوە تیۆریک سەرکردەکەمانە یعنی هیچ وڵاتێک نییە کە ئەوەی نەبێت حتمما ینی شتێکیان هەیە دەقێکیان هەیە ڕاستی ئەم مەلا مستەفای منوتە چی هەیە چی هەیە دوو لاپەڕە هەمووی جنێودان بووە هەمووی جنێودان بووە جا ئیتر بە جنێوی پیس دنیای ئەوە مەسە من نوکتێکی پسۆکتان بۆ دەجەرمەوە کە کاتی خۆی لە 16 و 16 دەبرادرانی دموکراتی ئێمە تووشی کۆمەڵێک نیزاع و نێوان ناخۆشی بوون دەڵن کاکەس 24 کە پسنەکەن مەلا مستەفا و مەلا مستەفا زعیمی کورد بوو شۆڕشی ئەیلول هەمەکارە بوو نابچینە لاوی یەکێ لەو برادرانە لە کە مردیش فەقیرە لە سوید کاک سعید چۆستانی ئەو هەیئەت دەبێ هیچێک لە هەیەتەکە دەبێت سەرکردایەتی حزبی دموکرات دەبێت تازە شاتۆ دەدرێت لە نەقەدەی ئەو بە ئیحترامەوە نازانێ ئەو دڵ جارێ دەڵێ مامۆستا مەلا مستەفا دەڵێ بە من مەڵێ مامۆستا عەلی مەردان مامۆستایە ئەویش فەقیرە دیسان قسە دەکا لی تێک دەچێتەوە دیسان دەڵێ لەبەری احترام دیسان دەڵێ مامۆستا کوردەڵە سگی سەگ بە عەلی مەردان مامۆستایە برای محمد مامۆستایە ئەمە مامۆستانیم نا کاکە دەیگرن 3 ڕۆژ لە زندانی دەکەن ئەمە سەرکردەی تۆ بۆ کاکە کاتە ئەوە سەرکردەی تۆ بۆ بڵام چی کاک بیرکردنەوە فەرموو سلام علیکم سڵاوی خۆی گەورەتان لێبێ لە هەمووتان تایبەت لە کاک عەلی بەڕێز وەڵی من پرسیارێکمەوەیە ئایا زۆر جار قسەیەکە کرێ لەلایەن کادرانی ئەو حیزبەوە کاڵێن پارتی و بنەماڵەی بەرزانی ڕێگر بوون لە بەردەم هیلالی شیعی و استراتیژی ئێرانیە لە مەنتیقەکە هەر بەڕاست پارتی ئەو دوژمن و ئەو ڕێگری ئێران بۆیان دۆستێکی مخلیسی کۆماری ئیسلامی و پێشتریش هی ڕەزاشا بوون پرسیارێکی تریشم ئەوەیە کە ئایا ڕۆلی پارتیسی بە لە ڕاپەڕینی بەهارینەوە یەک هەرەوە نەبوو دەست خۆش والله کاکە پرسیارەکەت زۆر بەجێیە بەڕاستی ئەو بنەماڵەیە فقط خۆیان سەپاندوو جایا لە تەریقی یارمەتی تورکیا یا لە تەریقی یارمەتی ساواکی شای و جمهوری ئیسلامی ئیتلاعاتەوە دنا هیچ ڕۆڵێکی ئەو تویان نەبوو بەڕاستی فقط پارەیان زۆر بوو پرسیارێکی کەشی وتی دشی جمهوری ئیسلامی ئێرانن یا دۆستم کاکە ئێستا بڕۆ هەر لە مامجەلالەوە زندویکەوە لە کاک نەچیری بزانە چی هەیان پێشوازی لێ دەکرێت جمهوری کاکە قسانە سێ دەیکەن ئەوانە لەو لاش دەخۆن و لەو لاش دەخۆن و دەزانن چ بکەن وانە و کاکە حقیقەتێکە مەسەڵانەکانە تۆ پێت وایە مەسەڵەن پاراستنی کە ئەو شیروانی گرتووە پاراستنی
پارتی چۆن چاودێ دەکەن پاراستنی پارتی لە موسادی ئیسرائیل بە قوترە لە ئیتلاعات ئێرانە بە قوترە یعنی هەموو خۆش و زکر و پارە و پولی خۆیان لەسەرەوە لەسەر استخبارات سرف کردو استخباراتێک دروستکەن ئەویش فقط بۆ یەک ئاماد عائیلەکە بپارێزی هەکە لە کۆنگرەی 13 هەمووتان جۆتان لێبوو مەسعود نەعەیب نەشوورەی هاتە سەر مەنەسەی کوتی ئەمن 1000 پیاوم هەیە کوڕێک هاکە هەزارەی سێهەمە پیاوی چی و خێڵی چی و کاکە خۆ بە زۆری نییە ئەوان خۆیان بە خێڵ دەزانن دەناوەرە کاکە ئەخە دەکرێت لە سەردەمی ئەو ڕۆداکە ئەمە ئەوە تامە هەر کەسەی لە وڵاتێکین پێکەوە قسە دەکەین لەو شاشە بچووکەی دەکرێت ئێمە ئێستا کوونێ ژن ئینکاری ژن بکەین ئەو شۆڕشە گەورە لە ئێرانە لەسەر ژن ستاز بوو لەسەر حیزاب ئەرێ با بە کەس هەیە دیوێتی دوو ژنی ماڵی بارزانی ببینێ ئەرێ کاکە تۆ جێژنە ڕەمەزانە دەسن بووە جێژنە پیرۆزە ئەرێ کاکە سەرکردەی هەموو دنیاە نەورۆزە کوڕە چوزانم کریسمەسە هەموو سەرکردەی دنیا لەگەڵ ژنەکەی دەسێ بۆ دەنگدا دێتن جێژنەکەی ئەرێ کاکە بۆ ئێوە جارێک دیتان ئەمن یەک جارم دیوە یەک جار ئەویش کچەکەی مەلا مەسعودی بوو لەگەڵ کاک مەدنەسیری هات بۆ دەنگدا ئەوی بەخواست هەر ئەوەندە بوو کە تۆ نەیبینی باسی لەلای کاکە چۆلی گیان فەرموو سڵاوتان لێ بێ کاکەڵوە سوپاس بۆ ژوورەکەت کاکارێ سوپاس بەخێراتنی میوانەکەشت دەکەم وڵی من پرسیارەکە سەرەتای بەرنامەکە لێر نەبووم داوای لێبوردن دەکەم پرسیارەکە دەکەم ئەگە وەڵامیدا بووە ئەوە دوای سەیرەکەمەوە پرسیارەکەم ئەوەیە کاک حەلی حتمما بخۆی ڕۆژهەڵاتی و تەمان عیلاقاتیشی باشە لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵات و ئاگاشی لە باشوور هەیە پرسیارەکەم لەسەر چەکەکانە ئایا ئەو چەکانەی کە ئەمریکا باسیەکە ئەڵێ دزراون تو وەکو معلوماتی خۆت بە پێی زانیاری خۆت لای چییە بتوانی بەڕاشکایی جوابم دێوەگە زانیاریتی زۆر بەڕاشکایی جواب دەدەمەوە کاکەجان پرس ئەو ڕەکانە ڕۆژنامەنووسێکی گەلی چی پێ دەڵێن تەلەڤیزیۆنی پارتی چی پێ دەڵێن تەلەڤیزیۆنەکە ناوی کوردستان تیوی ڕەحیم پرسیاری لە ترامپی کرد زۆر بە شێوەیەکی ناشیرینیش بەڵام کاکەجان حقیقەت ئەوەیە کە ئەمە بەغێرز نیفاق نەبێ بۆ نێو میلەتی کورد نەناکاکەوە چاوێ ئێستا کوێ ئەتۆ سپێنێ دەڵێ ئەرێ کاکە هەڵوێزجان مخابرە لەگەڵ چێ کرد لەگەڵ عەلی کەریمیەوە تاوەش بەڵگە دەکاکە تو جستا ترام بەگە تۆ ناتەوێ نیفاقێکمان دەنێ و خەی ڕووی بابەکەت کەی ڕۆژ دەبێ ئەوە تۆ چەکدانانە دەماندەی دارێک دەماندەی جارێک لێمان دەستێنێ و جارێک دڵی لە خواردیان جارێک دڵی دزیان 1000 ئیهانەشت کردین 1000 ئەوە دڕدۆنگ دەبین لە یەکتری ئێستا من دڕدۆنگ بووم لە یەکێتی ئەرێ بافڵ خواردوێتی دڕدۆنگ بۆ کاک هەڵوێز لە بارزانی گەڵێ بارزانی خواردوێتی ئەرێ یەکێکوتی گەڵا من سوور خواردوێتی کوڕسکۆلەکەی ئەمە نیفاقی ئەو دەستگا گەورانەیە کە دایان هەوێ بۆ مەبەستێکی تایبەتی بۆ درێژە پێدانە دەناکاکە تۆ درۆت کرد لە ڕۆژی ئەوڵەوە قەراب و هێزەکانی کوردی ئێرانە ئیجازەیان دەیپسنەوە شارۆچکەیەک شارێک ئازاد بکەن جا ئەو زاوردەوە دە خەڵک بێتە سەر جادە و بچن 2 شار 3 شار بە دوای یەکدا کە تەجروبەمان هەیە ئیوەی ئەوە شت نەتێژ بیکەین هەر لە ڕۆ کتکاگە لە حەستە قوتان دانیشن نازانێت شتەکەی کاک کاچی لەلای کاکە نەورۆز من نازانم کە مامۆستا چەندێکی کە ئەتوانی بمێنی تەوانەیە وڵایەوە بە ئیجازەی تۆ دەچم چایەکی دێنم باشە فەرموو کاک نەورۆز بە هیوان مامۆستا گوێ لە پرسیارەکەم بێت و چاکەی نۆش بکات و نۆشی گیانی بێت سڵاو و خۆشەویستی و ڕێزی تایبەتم هەیە بۆ کاکە بۆ مامۆستا عەلی کەریمی سیاسەتمەدار و نیشتمانپەروەر و بیرمەند و شۆڕژگەر خاوەن هەڵوێست تەنیشت خاوەن هەڵوێست کاکە عەلی کەریمی من لە ساڵانی 90ەکانە لەو کاتێکەوە گوایە دەنگ و باس هەبوو کەوە سوپای پاسداران هاتوون و لە کۆیە لە بنکەکانی حیزبی دیموکراتیان داوە و ئەو کاتە عەبدوڵای حەسەنزادە مامۆستا عەبدوڵای حەسەنزادە هاتە ئەم وڵاتەی کە منی لێدانیشم منیش وەکو میوانێک بان کرا من ئەو پرسیارم لە مامۆستا عەبدوڵا کرد وتم ئایا ڕاستە
سوپای پاسداران هاتن و یەکێتی پێشیان کەوتبوو ڕێنماییان نەکردن و ڕێنیشاندەریان بوو وتی ئەوە درۆیەکی لە ناو کۆنگرەکەیە وتی درۆیەکی سرف درۆیە لە 100% نەخێر مامجەلال خودی خۆی بەرقی بۆ ئێمە کردووە بە ڕۆژێک پێش ئەوە و توێتی بارەگاکانتان سۆڵ بکەن بەویاتی ئەپەڕن ئێمە ناتوانین ڕێگەیان لێ بگرین بارەگاکانتان سۆڵ بکەن بڕۆنە دەرەوانێ با بڕۆن با بەویات تێپەڕن ئەنجا پرسیارەکەم ئەوەیە ئێستا کە ئێمە ئەبینی لە ناوچەی پارتی لە ناوچەی بادینان قەرەقۆلەکانی تورکیا زۆر و زەبەنن لە سەر و 130 قەرەقۆل هەیە ئەگەر ئەوەی من هەڵە نەبم و بە درێژایی بە پانتایی 60-70 کیلۆمەتر هاتوونەتە ناو خاکی کوردستانەوە ئایا پایەگای سوپای پاسداران لە ناوچەیەکێتیە هەیە ئەوە پرسیارەکەمە سپاس دەکەم وڵای قسەکەت زۆر خۆش بوو قسەکەت زۆر ڕاستە منیش ئەو زەردەمام لەبیرەکە بە فەرماندەیی کاک فەریدون عەبدولقادری سپای پاسداران لە ناعیلاجیان و لەبەر برسێتی خەڵکی باشوور و ئەو میلەتەی کە بەسەر یەکێتیدا کۆتبووی ترجا ڕاست بوو یا درۆ بوو بەڵام تر بە هەر زۆرێکی بێت هێچێتێکی نیشتیمانی بە دەوڵەتی ئێرانە ناتوانێ بڵێنە ئەوە حقیقەتێکە هاتن هێزێکی 200-300 کەسی هاتن بە پێنجۆندا هاتن لە تاسلوجە ئەوانە شەوێک گۆستان و جارەکانە بە هەیبە سوڵتاندا هاتنە خوارێ حقیقەت ئەوەیە کە بە ئیجازەی خودی کاگمەلا ئەوڵای حیاچی کە و باشت باس کرد ئاگادار بووە تاقە یەک پێشمەرگەژ لەو حملەیەدا بریندار نەبووە دوو تۆپیان لە هەیبە سوڵتانەوە بەولایدا داوەتەوە ئەوجا بەولادا بە خانێدا و بە حاجی عومراندا ملی خۆیان شکاندە و ڕۆیشتونەوە ئەوە حقیقەتێکە زۆر زۆر ڕاستە ئەو مەلا عوڵاژ نووسیوەتی اتفاقاً ئێستا من کتێبەکەی مەلا عوڵان پێدەخێنمەوە کە ئەنوەری بازگەر لەگەڵی کردوێتی باسی ئەو مۆزوعەشی تێدایە دەم خۆش بابچینە لای کاکە پاریس کاکە پاریس جان شەوتان باش بە خێراتنی میوانەکەت دەکەم کاگە عەلی وەڵی تەبعاً پرسیارێکمە بۆ ئەو برادەرەی پێش من کردی مشکلە نییە بەشێک لە کوردەکانی ڕۆژهەڵات کە لە ناوچەی پارتین بە زۆنی ئەمدی و لەمدی و دێگەڵەوە بە زۆنی سلێمانی دەڵێن جاشی ئێران و ئێمە گومان دەکەین لەلایەن حیزبێکەوە تەوجیه بکرێن کە خەڵکی منتیقەیە بڵێن جاش دووەم پرسیار بە کورتی یەک پرسیار کاکە پاریس جان یەک پرسیار حقی ئەوانەی کە ئاخورێت داوای لێبوردنەکەم تخوا ببوورە سیاسەتی کاک باوڵی پێچۆنە لە باشوور ئایا پێویستێ کەسێکی وەکو کاک باوڵ لەم کاتەدا سیاست بکاوە گەیشت پرسیارەکە و دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس کاک عەلی جان ئەوەی کە دوولایەنەوە ئەوە نەکبەتێکە بە بەشدی کورد بڕاوە کاکە گیان بە قوربانت دەم کە ئەو لەوێ دەخوا دەبێ غیبەتی ئێرە بکاو ئەوەی ئێرە کە دەیخوا دەبێ غیبەتی وێ بکاو بەڕاستی ئەوەی کە ئەمنەوە تقریبا لە ساڵی 2000ەوە ماڵم لێرەیە و بۆ خۆم لێرە دەژیم و فعال بوو چالاکمانە ئەوەی کە بەڕاستی کوردی ئێرانێ لە سیاسەت سەری حیزبەکانیانەوە حیزبە دایکەکانیانەوە کە دموکرات و کۆمەڵە بێت نەیانتوانیوە هەوادارەکانی خوانیە ئەوانەی کە لەوان واز دێنن وا پەروەردە بکەن کە نەچن ببنە کۆیلەی فلان و فلان و فانە بەڵام بەداخەوە جەماعەتێکی زۆر کوردی ئێران هەروەکو بۆ خۆت دەفەرمووی کوردی ڕۆژهەڵات لەو تەلەڤیزیۆن و دەستگای ئیعلانیانەی ئەو دوو حیزبانەدا دامەزراون کار دەکەن جا ئەوانەی ئەولای بەڕاستی قسەکەتم قبوڵە کە زۆر پێیان وایە هەرچەندێکی کە ئەوان زنیێ و بە زۆنی سەوز بدەن لەوان نزیکتر دەبنەوە ئەمە ئەخلاقێکی خراپە کە مرۆڤی بچووک دەیکا مرۆڤی گورچی لە بچووک دەیکا مرۆڤێک کە هیچی دەباراندانێت دەنا مرۆڤێکە بۆ خۆی بێت و ئازاد بێت چیشی بەوەیە ئەوە فعلا قسەکە ڕاستە لەسەر بافوڵی بەڕاستی نایناسم بەڕاستی دەڵم دەزانم کوڕی مامجلالێ دەزانم لێرە ئێستا ئەوە دەکا بەڵام بەعزە کارهایەک دەکات بۆ من حەزم ناکرێت بۆ من جێبەجێ ناکرێت ئەیتر ئەوەی کە جارجارش دادەنیشین پێکەوە قسان دەکەین لەگەڵ ئەو برادرانە هەر ئەو پرسیارە دێتە گۆرە دەڵێن بابزانین چ دەکات بەرەو چۆ دەڕۆ باشە دەمە خۆش کاکە هاوڕێجان فەرموو سڵاو ڕێز لە کاک عەلی کەریمی عەزیز و خۆشەویست و ماندوو لە کوردبوون و لە کوردایەتی سڵاو ڕێز لە توی خۆشەویست کاکەڕێز قوربانی تۆ عەزیزی خۆشەویستی من پرسیارم ئەوەیە کە کاک عەلی کەریمی علاقاتی لەگەڵ ئەو
هێزە سیاسیە کوردیانەی کە ئێستا پێکاتەیەکیان پێکێناوە کە پێیانە وەکو جارانی بەرەی کوردستانی کە شش حیزبی سیاسی ناحوتن تا ئێستا نازانم چەندن ئەم لۆگۆی داناوە هەروەها ئەمان ئەم هێزە سیاسیە کوردی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ ئومێدێک هەیە کە لە ئایندەدا بتوانن دەور و کاریگەری لە ڕۆژهەڵاتی کوردستان جڵەوی ڕۆژهەڵاتی کوردستان ینی ئەزمموی باشووری کوردستان دووبارە نەکەناوە و بگەنەوە قۆناغە کە ئێمە ئومێدەکمان هەیە کە ئەم قۆناغە دووبارە نەبێتەوەکو باشوور ئایا جەناب لە سەرکردەکانی ئەوان نزیکی واتوانێت ئەو پەیامانە بگەێنی کە مفاوەزاتی ئایندە و داواکاری ڕسمی ئەو شش حیزبە سیاسی خۆمان لە باشوور لە ڕۆژهەڵاتی کوردستان سپاس ئەم حیزبە هاوڕێوە هەموو شتێ بکەن گوێ نادەنە خەڵک هەزاران جارم دیوە ئیمزا ڕۆشنبیر مزاهرە کە کاکە هێزێکی نیشتیمانی کاکە بەرەیەکی یەکگرتو کاکە ئەوەی جوابمان نەدەنەوە ئەوانە ئەسڵەن بێمنەتن بڕوان پێ بکە لە خۆیانم بیستووە کوڕە دە بابڕۆن لە کۆڵیان بووە ئاوا بێمنەتن ئاوا جا بۆیە ئەمن ناوەڵا هیچ تروسکایەکیان لێ بەدی ناکەم جارێ بەڵام دوا ڕۆژ دوو شار ئازاد بێت و خەڵکێکی زۆری ڕۆشنبیر و شتواکەمەوە بە چاوی خۆم دی ساڵی هەفتاونە کاتێک ئێمە لە پێشوێ بووین لەگەڵ مامۆستا عێزەدین و برادرانی کۆمەڵی هەر ئەوەندە دەزانیان ئازادیەکەیە خەڵکێکی زۆر مامۆستا و دوکاندار و دکتور و مهندس هاتن ڕویان تێکردن و نەسیحەتیان دەکردین و وا بکەین وام بچین با بچینە لای کاک کوردۆ چەمچەماڵی کاکە کوردۆی جان بەخێر بی فەرموو مام کاتتان باش زۆر سپاس پێم خۆش مامۆسا لێرا و زەمزاتر لە 17 ساڵە سەری ڤیدۆشەکانی مامۆسالی کەریمەکەم ئیسفادەی زۆرم لێ کردو بۆ ئەو بارودۆخی حیزبەکانی ڕۆژهەڵات بەڵام پرسیارێک لێرەوەی ئەمڕۆکە ئەمریکا بڕیاری داوە تەواوی ئەو بودجەی کە بە وەزارەتی پێشمەرگە هەیە سەرفەکرێ ئایا تۆکو سیاسیەک لە وەبزانم پێشووتریش لە هەشتاکان و هەم لە هەفتاکان استراتیجێتی ئەمریکا و ئیسرائیل تۆزێک شارەزا بوونی کە سەری و نووسینەکان و مەقالەکانی تۆم کردووە ئایا ئەمریکا لە پای ئەو چەکانەی ئەم هەڵوێستەی دروست کردوویان ئەو گۆڕانکاری کە لە ڕۆژاتی ناوڕاستایە باشووری شەگرێتەوە ئەمە یەک واتە حیزبەکان بە تایبەتی دوو بابەتێکی تر هەیە کە لەم سۆشیال میدیای بە تایبەتی لەم پلاتفۆرما بەشێک لە کوردەکانی ڕۆژهەڵات بوون بە دوو بەرەوە کە بەرەیەکی زۆریان بەلای پارتی دیموکراتی کوردستانان زۆنی سەوز تاوانبارەکەن یەکێتی تاوانبارەکەن خەڵکی گەرمیان سلێمانی بەعام کە من پێما بێمەنە حەقیقی گەورەیە بۆچی چەند کەسانێکی وەکی ئەوە نابینی نەم پلاتفۆرمایان لەو سەرکردانە کە بێن ڕوونکردنەوەی بدەن کە ئەمە سەر لەبەری هەڵەیە من فێرم کردو تازەوە هاتووە ئەمڕۆ هێنام ئەمڕۆ یەکەم ڕۆژێت دەتەوە بەجددی ئەمە بۆ ئێمە گرنگە هەڵوێزگان چەندین جارێ ئێمە ڕوونکردنەوە دێن خەڵکانێک گێت تێناگەن و دواتر قسەی ناخۆشیش بێمە دەڵێن ینی هیوادارم ئەو یەکگرتووی کە لە بینی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەیە پرسیارەکە من ئەوەیە ئەنجا لێرەدا ئایا ئەو یەکریزی ئەو کۆنگرەی کراوە تا ئێستا وەکو خۆت وەکو عەلی کەریمی لێ رازیت یان هەر بەدەمیە یان چۆتە جوباری جێبەجێکردن کاکەجان من نام هەیە عنسورێکی ساردکەرەوە بم بەڵام ئەگەر درۆ لەگەڵگۆنەکەم شێوێکی خصوصی و جەماعەتێک هاوڕێ و برادر پێکەوە دانیشتوین لە سیاسە سەری کاکەڵگەستەوە و ژوورەکەی تر ئەوە نییە کە لەسەر تەلەڤیزۆن شتی وابێت بەڵام بە هەر حاڵ لەسەروێش بێت ئەبن ئەوەی تێهی دڵی خۆم ئەگەر سادقانەی پێتان بڵێم زۆر گەرم نیم بەو مۆزوعە ینی تا ئێستاوان نیشان نەداوە کە پێیان لە عەرزە و حەز دەکەم زۆر بە زیدیان نییە حەز دەکەم چونکە بە زیدیان باید دەبوو دانیشتبان بەرنامەیان نووسیبایە ئەگەرەکانیان نووسیبایە پێکەوە گفتوگویان کردایە شەو و ڕۆژ سەرکردایەتێکی یەکگرتوویان دروست کردایە دەبوو مەسەلەن زۆر کاریان کردایە زۆر کار کە بەڕاستی نەکراوە ئەو نیشانی وەیە کە دانێ ئەو وەسع بەسەر بچێت ئەو دەورانەش بەسەر بچێت شەڕی ئەمریکا و ئێرانێت تەواو بێت و شتەکان خامۆش بێتەوە هەر کەس بچێتەوە ماڵە خوارد ئەم برادرانەی من ئەو برادرانەی من باپەتان بڵم 40 ساڵە ماڵێکیان دروست کردو لێرە پێیان خۆش نەتێکچێت باش دەمە خۆش بێت ئەو حەوت کەسەی کە ماوە کاگەڵ بەڵام یەک برادر هەیە کاکە سەربەستی ئەڵێ جیاوازی کوردایەتی و کوردبوون چییە؟ کاک عەلیجان باشە دەمە خۆش بێ
جیاوازی کوردایەتی و کوردبوون وڵی ئەوەی قەت ئەوەیە کە کوردایەتی زۆر کەس نایکە بەڵام کوردبوون بمانێ نەمانێ مشمادام دایکمان کووردە و بابمان کووردە و بۆ خۆمان لە شارێکی کورد لە دایک بوون دەبێت مەجبورین کورد بین کوردبوون ئەوەیە بەڵام کوردایەتی فەلسەفەیە کوردایەتی خەتی سیاسیە دەبێت بیکەی ناسیۆنالیزمەیت دەمە خۆش بێتخوا هاوڕێیان با پرسیارەکانتان بە سەریعی بێت کۆمپلیمنت و بە خێراتنەکان هەڵگرن بۆ کاتی کەس کۆ مامۆستا هیلاک بووە هەستی پێەکەم فەرموو کاک سەدیق جان سلااوتان لێوێ بەڕێزان و کاتتان باش وانارم باش بن سلااو لە خاڵە عەلی سلااو لە میوانە بەڕێزەکەت و ئەوە لێرەم خاڵە لێرە خاڵە بوومە بە پارتی ئەم شەوەک و پارتی قسەت لەگەڵ ئەتو هەردەدە پێشکەشیوان دەکەم قەیدە ناکە فەرموو کاک سەدیق جان پرسیارەکە قوربانی کاک هەڵوێزگان سپاس خاڵە عەلی پرسیارەکەم ئەوەیە ئێستا پێت وانییە ئەوانەی وەکو کۆمەڵە و دموکرات لەبەرەوەی کە تووشی قەیرانی وەکو خۆت فەرموود دەباسەکەتا کە تەمەەن ڕۆیشتۆی چ سەرکردایەتی کۆمەڵ و دموکرات بەهۆی تەمەنیانەوە ئەمڕۆ کۆمەڵە و دموکرات لە دوو بەرا خۆیان ببینەوە لەبەرەی پارتی و لەبەرەی پەکەکان خۆیان ببینەوە ببن بە هاوپەیمانی پەژاک و ببن بە هاوپەیمانی پارتی ئازادی کە من بەش بە حاڵی خۆم لەبەرەی پارتیام لەبەرەوە پارتی پارەمانەداتەوە هەستی من هەستێکی نەتەوایەتە من سەر بەخۆ خوازم بۆ وەختە سەر بەخۆ خوازم و پارتیش پارەمەداتێ بۆ پارتی نەبنجا ئەو بەرەی چەپەکەیش ئەتوان بەرەی پەکەکە هەڵبژێرن پێت وانیە لەو دوو بەرا خۆیان ببینەوە ئەمە یەک پرسیاری دووەمیشم کاکەڵوێستکایە ئەم پرسیاری دیکەشم گرنگە کاک مامۆستا عەلی ئێستا ئێمە وەکو پێشمەرگەی ڕۆژهەڵات وەختێک خۆمان بە ئێرانی ئەزانین پێشمەرگەی ڕۆژهەڵات ئەو پاسارانێشکەواکە تۆپان دوومانە ئەو پاسارانیش هەر ئێرانی بوون جیاوازی ئێمە و پاسە هەر مەرزبانی غەیوری وەختێک مەرزبانی غەیورین و پاسەوانی ئێرانین جیاوازیوان چییە چاوە ماچەکەم خاڵە عەلی سپاس کاکەڵێدەم چای منداڵەکان ماسکە چاوی خێزانە تەروەتر قوربان وەڵاوە خاڵە عەلی ئەوە فریشتەی زانی لێرە من نەمزانی لێرە نەمە فریشتە سڵای وەتەیە چای ماش دەکەم چای ماش دەکەم پرسیارەکەت ئەوەیە دی پرسیارێکی عامە سەدیق جان ئەوە چ بووە کاکە پرسیارەکە پرسیارەکەی وتی ئەوەی کە من مەسەڵەن یەکلایی بوومە تەوانێ پارە لە پارتی دیموکراتی کوردستانەکە بەڵام نەتەوەیی بۆ ئەکنیە ئەوانیش ئەگە مەسەلە بیر و باوەڕ و منهج و ئایدۆلۆژی بوو بە پارە وڵای کاکە یەک و دوو لە مەکەن جمهوری ئیسلامی لە هەموو کەسێک زیاتر پارە دەدە بەڕاستی ئەوانەی کە بۆ پارە دەستن لای پارتی هەڵە دەکەن ئەوانەی کە کوردبوون و کوردایەتی فەرامۆش دەکەن و سەرنەوشت یەکێک و شیروانی لەژێر قۆندەرەکانیان دەنێن و بۆیان گرنگ نییە بچنەوە جمهوری ئیسلامی باشتر بەڵام پارەی ئەگەر پارە بێت تەواو با بچینە لای کاک هەولێر کاکە هەولێر جان فەرموو زۆر سپاس کاک هەڵوەستی بەڕێز سپاس دەکەم کاک میرزا منی وەرگرت من ئەو بەڕێزە پرسیارەکەم ئەوەیە هیوادارم ڕۆژهەڵاتی کوردستان ئازاد بیتن لەوەش لەکنە من دوو حزبی سەرەکییانە کە کورد پەروەرن حزبی دیموکرات و حزبی پاک ئەوانە کورد پەروەرن هیوادارم پژاک لەوێ بەشداری نەکاتن زۆر سپاس دەمە خۆش بە زۆر سپاس ئەمە پرسیار نەبوو هەر خواست حەزێکی خۆی بوو خواستێ بوو چکە من پرسیارم تیا نەبینی لە قسەکان یا وتی هیوادارم نەمێنن ئیتر من فەرموو کاک ئەم کورد سڵاو ڕێز سڵاو براکەم بەخێر بێ سەر چاو دەستی کاگعالیش ماچەکەین دەست و چاوی خۆش بێ وەڵام پرسیارێکمان لە کاگعالی هەیە باشە بنەماڵەی بەرزانی حیزب نەماوە دەوڵەت ئەوەی ناوی کوردی لێبێ و بۆنی کوردی لێبێ دژی شەڕی کردووە هۆکارەکەی چییە؟ دەمە خۆش بێ سپاس پرسیارەکە ڕوونە ئەوەی کە ئەمن لە مێش ساڵت دەڵێم ئەو برتایفەیە ئەو بنەماڵەیە شۆڕشی ئەیلولیان شکاند کردیانە جێ قۆندەرەکان شۆڕشی قازی محەممەدی پشتیان بەردا و هەڵاتن بۆ سۆڤێت و دواتریش هاتن ئەو شۆڕشە گەورەیان دروست کرد لەسەر دەستی بێگانە و ئەولاولا و دیستان ئەویشیان ئاوا لێ کرد و کردیان بە یەک سەقخە ئاش بەتاو بۆیە دەبێ گومان بکەین کە ئایا کوردبوونی وان دەشۆدایە نەک کوردایەتی کوردبوونەکەیان ئەوجار ئەو برادری پێشتر پرسیاری کرد ئەوە دێردایە کوردبوون و کوردایەتی جیاواز دەبێتەوە
دەبێ بڵین لیان پرسین کاکە ئێوە تاکەی بەردەوامن لە ناسوور بۆ سەر جەرگی کورد بۆ تاکەی بەردەوامن بەڕاستی. باشە کاکە سامان گیان بەخێربەی سەر چاو فەرموو. سڵاو ڕێزمێ بۆ میوانەکەت من دوو پرسیارمەیە لە کاک عەلی وەکو بەڕێزی ئێمە ئەزانین کە ڕفیقێکی عەلی پێشەوە قازی محەممەد بووی مێژوویەکی ئەوروپا شارەزای و خەباتی ئەوروپا شارەزای من نەبینیوە هیچ سەرکردەی گەلێک خۆی تەسلیمی دەستی ڕژێمەکە بکات و سووریش بزانێت کە لە سێدارەی ئەدەن قازی محەممەد ئەمەی کرد و وەکو کاک عەلی کەریمیش تا ئێستا نەبینیوە پەکەکە بە زۆر کاری قێزەوەنی کردووە نەکوردایەتی کردو نەکوردیشە تا ئێستا ڕخنەیەک نە لە پەژاک و نە لە پەکەکەش بگرێ کاک عەلی دەستان خۆش بێت. ئەڵێ بۆچی جملێ بۆ دیارە لە شۆ ئاو دەخواتەوە بەڵام کاکە گیان من مەزبور نیم لەسەر هەموو شتێکی قسە بکەم دیارە لە زۆر شتا قسە دەکەم لەسەر پەکەکەش قسەم کردوێت و ئاگار لێ نەبووە بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکان تا ئەو دەقیقەیە ئەمن قسە لەسەر یەکێتی و پارتی زیاتر دەکەم یا لە پارتی زیاتر بۆی کە ئەوان دەسەڵاتن بەڵام یەکێتی پەکەکە لە شاخە شۆڕژگێرە جارێ هەر وەختێکی هاتە ناو شار و دەسەڵاتی گرتە دەست و گەندەڵی کرد جاو دەمزانە ئەگە برای خۆ زندوو بوو بزانە باسخەندەکەیانە. باشە بابچینە لای کاکە دانا یەک خەڵەشت بۆ ڕاستکەمەوە ئەمن تەمەنی عەلی قازی نیم کوڕی قازی محەممەدی عەلی قازی زۆر لە من گەورەترە و مردیش فەقیرە تەواو بوو ئەو سەرۆکی حیزبەکەی ئەوەی کە ئێستا باستان کردی ئێوی بوو پاک. سڵاو ڕێز کاگەڵێس سڵاو کاکە داناگیان بەخێربەی سەر چاوم فەرموو. بەخێراتنی کاک عەلیش دەکەم ڕێز سڵامەیە یەک پرسیارمێ بۆ کاک عەلی سەبارەت بە ئەو جەنگە ئێستا لە ئارادەیە لە بینی ئیسرائیل و ئێران و ئەمریکای ڕۆڵی حیزبەکانی کوردستان چۆن دەبینی کاک عەلی؟ دەمە خۆش بێت وڵا کاک عەلی ڕەنگە بە کوردی بێچووکە بە ڕوونکردەوە لەسەر راوە پێشتر باسە کردووە هیچ ئەولایتەدانی هیچ ئەولایتەدانی هیچ ڕۆڵێکمان نییە هیچ ڕۆڵێکمان نییە و فقط قسە دەکەین و کۆبوونەوان دەکەین و دەنا ڕۆڵێکی سەرەکی ئێمە زوو تەسلیمی ئەوەی بووم ئەمریکا کوتی دانیشن نەدەبوو دانیشبین دەبوو بکەینە ئەمری واقع چوو باین هیچ نەبێت تۆزێک خۆمان لەسەر سنوورەکان گاڵە دابایە و خۆمان حەشار دابایە و شارۆچکەیەکمان ڕزگار کردبە ئەو دم دەبووین بە ئەمری واقع ئێمە نەمانتوانی قەزیە دروستکەین کاکەجان نەمانتوان ئێمە دەبوو قەزیەمان دروست کردبە. باشە بابچینە لای کاکە وریا جان فەرموو وریا گەرمیانی. سلام علیکم. وعلیکم السلام. وڵی من پرسیارێکمە جا نازانم پێشتر کراوە یا نەکراوە پرسیارەکەم ئەوەیە ئێمە لە باشوور هێزی نیشتیمانیمان نییە بەڕاستی ئایا کاتیەوە ناتوە بەرەیەک یان چۆن بڵێ ڕەوتێکی نیشتیمانی دروست بکرێت چکە ئەم ئەوەی بزانین ئەم هێزانە لە باشوور شتێکی ئەو تۆیان بۆ نیشتیمان بەدەست نێناوە یان نتوانم بڵێ مێزێکی نیشتیمانی نین ئایا کاتیەوە ناتوە ڕەوتە دروست بکرێ یان کەسانی وەکو کاک عەلی قۆڵی لێ هەڵماڵن و بتوانن بەبێ تەماح بەبێ ئەوەی پاشکۆی وڵاتێکی دراوسێ بن بتوانن ئەو ڕەوتە دروست بکەن. سوپاسانەکەم. دەمە خۆش بێ کاکە وریاگیان زۆر سپاس کاکە وریاگیان 100% پێویستێکی زەروریە پێویستێکی هەنووکەیە 100% لەگەڵتم ئێمە ئەو ڕۆکانە پێویستیمان بە ئیعلامی نیشتیمانی بە جێیشی نیشتیمانی بە هەڵوێستی نیشتیمانیە بەڵام بەداخەوە دوو حیزب دەستیان بەسەر هەموو شتێکی داگرتووە نایڵە. باشینە لای کاک بژی کورد فەرموو. سڵاو ڕێز هەڵوێست گیان دەستخۆشیەم کاکە عەلی گیان بەخێر بێی. کاک عەلی کەریمی من چوومەتە خزمەتی دوایار فۆڵۆیەکەم لە تایبەت خۆمی پێ ناسێنم کێم من شانازی بۆ پیاوەکەم مێژووە پیاوە پاکە من هەزاری وەکو سامانە لە خوارەوە تەشیر ناکەم دام مەگرە باسی پەژاکی کە باسی پەکەکە ئەم کابرات کێشەیە لەگەڵ پەکەکە و پەژاک منم کابرات تەمێم کردووە ڕیکۆردم کردووە ئاقڵم کردووە بەس ئاقڵ نابێ کاکە عەلی پرسیارەکە و تکایە پرسیارەکە و مایکەکە بکەرەوە مایکەکە داخرا مایکەکەم مەگرن کاکە تەشیر ناکەم پیاوە نابێ پرسیارەکە و دڵەکەم پرسیارەکە و پرسیارم هیچ نییە هاتوومەتە سەرەوە من ئەومەیە گوێم لە سەوتی و پیاوە بێ و من ئەو پیاوە لە نزیگۆ خزمەتم کردووە پیاوێکی جوانە پیاوێکە بلیانی نمونەیە بەڕاستی لە چوارپارچەی کوردستان هەزاری وەکو سامان ئەگەر ڕێگەم بدا کاک عەلی کەریمی ئەکەمە قوربانی پێڵاوەکەی کاک عەلی کەریمی
داوای لێبوردن دەکەم فەرموو کاک میرشادیان شەوتان باشەم کاتتان بەش هاوڕان زۆر سپاس بۆ تۆ من پێم وایە پەنجەی دەست وەکو یەک نییە ئەگەر کورد هەمووی یەکگرێ ئیلا ئەبێت کەسێک بێت چاوەشەکاریەک دروستکە یا ئاژاوای دروستکە چەند ساڵە لەوتەی کوردی نیەمە کەسێک توانیوێتی کە هەموو شۆڕشەکان یەک بە دوایە کاتێک بە ساڵی هەشتاویەک هەمووتان وازانم بیرتانە ئەو میوانێ بە ڕێزەشێکە وەکو پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چوینە ئێرانەوە من لە منتیقی سەردەشت بۆ هاوکاری حیزبی دێموکرات بۆ سازمانی خەبات کۆمەڵی ڕەدەران بۆ هەرەمووی یعنی هەموو کات ئێمە لە خزمەتی یەکەی شۆڕشەکان نبووین وەکو برادرانی پەکەکە وەکو پژاک وەکو هەموو حیزبەکان بەڵام کە ئێستا حیزبێک نایەوێت کە حیزبێک نایەوێت بەڕاستی کورد هەمووی یەکگرێت حەقی وایە ئەو حیزبانەی کەش هەر هەمووی چارەسەری بۆ ئەوە بدۆزنەوە کاکە خۆڕێکە چارە هەیە یعنی معقولە من ئەگەر چوار پەنجەم ئیشکات پەنجەیەک ئەگەر ئیشیش نەکات پێم وایە لەوانەیە چارەسەری کرێ بنبڕی بکەم یعنی بیبڕم یعنی چارەسەرەکرێ لە کورد بیسڕینەوە منەوە بە کورد نازانم کە پرسیارەکەم ئەوەیە ئەو ڕۆژنامە نووسانەی کە ئەگیرێن باشە ڕۆژنامە نووس کوڕی من و تۆ نییە کوڕی فەقیر نییە ئێستا بۆ لە زیندانەکانە لەژێر چەتری ئەمەی کە ئەلاساس خۆشەویستی هیچ سۆز و عاتیفەیشیان نییە تەنانەت تەعداشیان لێکرێ یعنی ئەبێ ئەم ڕۆژنامە نووسانە هیچ وڵاتێک لایەن لێ نەکاتەوە یعنی لەسەریان هەڵباتێکەوە ڕۆژنامەنووس بەو شێوەیە تەعدای لێ بکرێ بەو شێوە زیندانی بکرێ کەمان لە خواردن بگرێ ئەم کەسە ئەگەر بژمرێ ئللا ئازادکردن نییە لەبەرەوەی تەنیا داوای کات بەش ناکە نابێت پرسیارێکە کرد زۆر سپاس با بچنە لای کاک عەلیجان جوابی بیتەوە پرسیارەکەی لەسەر ڕۆژنامە نووسانی کە دەستگیر دەکرێن پێم وابێ پرسیاری نانام پێش هەموو شتێکی باسی شیروانی و کرد ئەو ڕوو مقابلەیەکم لەسەر شیروانی کردووە لە یەکێک لەو سایتانە کە دەڵام عیبە بەس کاک مەسرور پێمان بڵە بۆ گرتوتە بۆ ئەوە ژنی هەیە منداڵی هەیە یەکێک لە شۆڕژگێرە هەرە جوانەکانی بادینانە زۆری کاری فەرهەنگی و کاری ئەوە کردووە بەس پێمان بڵە 6 ساڵ گەنجێکی وەکو شیروانی بۆ لە زیندانە پێمان بڵێ هیچ بابە ڕەنگەم بێمە سەردینی تۆ کاک بەسرور ڕەنگە من تەیدت بکەم ئەگەر پێم بڵێ قەناعەتم پێ بێنە بۆ گیراوە هەرەوەندە ئەخە تا ئێستا کەس نازانێت بۆ گیراوە کاکە کەس نازانێت بە خۆش بێ با بچینە لای کاکە بێسنوور فەرموو کاکە بێسنوور پرسیارەکە دەست خۆش کاکە ڕێزگیان زۆر سوپاس بۆ بەخێرانی کا عەلیشەکەم بەڕاستی هیوادارم زوو بێت لێرە ئاوا دڵمان خۆشکە بە قسە خۆشەکانی بەڕاستگۆیی من دوو پرسیارمە یەکەم بۆ حیزبی دموکرات و ئەو برادرانەی کوردستان ڕۆژهەڵات بارەکەکانیان ناگوازنەوە بۆ هەولێر ئەوان ئەوێ بە زامنترە زان وەکو بڵێ سەلاماترە بن لەوێ ئەوە یەک دوو کاک عەلی چۆن عەلی جوانەمەرد عنی جوانەمەرد نازانم کە ئەسەنجێنێت باشە هەڵسەنگاندنێت چیە بۆ عەلی جوانمەردی ئەمە پرسیاری یەکەمی بوو پرسیاری دووەمیشی ئەڵێ ئەو حیزبانە ئەگەر هەست بە ئەمنایەتی زیاترەکەن لە سنووری هەولێرا بۆ ناسناوێ وڵی پرسیارێکی جوانە خۆوەها پرسیاری ئەوڕۆ نییە ئەوە لە دوای وەی کە زمانی سەدامی کە کوردەکانی ئێران لە ئالانەوە پەڕینەوە بۆ شینکایەتی و بۆ ئێرە و بۆ گەڵاڵە و سەفرە و زەرون و مالومە و گاپیلۆنوانە زەرجۆز هەر ئەو پرسیارە مەطرح بوو چونکە دواتر پرۆسەی ئازادی و ڕاپەڕین کرا و ئەوانە حقیقەتەوەیە کە ڕێگان نەبوو کاک قەت وێلکۆم نەبوون وەبێ ئەوجا مامجەلال بەو لەفز و بەو محیبەت و دەست بە ئەستۆ گرتنی مەلا عەوڵا و دکتۆر قاسم و ئەوانە حقیقەتەوەیە کە جێگای بۆ دیاریکردن هەر جێگای بۆ دیاریکردن بەڵام قەت مەسعود ئەو کارەی نەکرد ئەوە یەک بەڵێ پرسیارەکەی بیرت ماوە یەکەم وتی کە بۆچی ناچنە ئەوێ گەر هەست بە ئەمنایەتی و بە هێمنایەتی ئەەکەن ئەوە یەکە لە پرسیارەکانی بوو پرسیارەکەی عەلی زەوانمەردی کودەرەوە عەلی زەوانمەردی خەدیم پێشمەرگەی دموکراتی بوو دواتر چۆتە سەوتی ئەمریکای وەکو ڕۆژنامە نووسێک و ئەو جارەکاندا و ئاخریاندا
تۆزێک بەرەو بارزانی ڕۆیشت و تۆزێک مستەفید بوو لەوە ئەوەتی ناس چ دەکا بەڕاستی باشە کاگ علی ئێمە هینە کۆتایی بەرنمەکە بەڵام بەشێکی تە لە بەرنمەکە ئەوەیە کە تۆ هەڵسەنگاندنێک وەکو نووسەرێکی کورد بۆ بەرنمەکە و بۆ ستافی بەرنمەکە بکەی پێت چۆنە هەفتەیەکە لێم تووڕابی هەفتەیەکە لێم تووڕابی ئەڵێ بنێ ناو ئای بدنێ کاکە و چالنجی کەسێکم بۆ بکە بۆ دوای خۆ کە بەشدار بێ لە بەرنمەکەیە حەزەکەی چێ بەشدار بێ لە دوای تۆ خوای کەس دایخە بەرنمەکە تۆفی لێبم کەسێک لە مێشکانیە بەرێوڵا کاک مەسعود ئەگە بێ بەڵێ کاک مەسعود بارزانی بەڵێ دێ وڵی نازانم میتر پۆست یەکەم ڤیدیۆکەی تۆ پۆستەکەم داوای لێ بکە کە جەنابی کاک مەسعود بەشداری پێ لە بەرنمەکەیە بە زۆربەی و پرسیارانە ڕووی دەی بۆ خۆڕووی دەمنەوە بابێ جواب داتەوە باش کاتە چالنجی کاک مەسعود دەکەیت مەسعود نامەسرور بە خۆ پرسیارەکان ڕویان دەوی بۆی دی شیروانت بۆ گرتووە بۆ وا دەکەی بۆ یەکێتی دروست ناکەی بۆ لەگەڵ پەکەکەی ناسازی بۆ لەگەڵ یەکێتی ناسازی بۆ لەگەڵ کوردیێران ناسازی بۆ لەگەڵ کوردیێرانتدا بۆ خیادەمەوە قەتە دروست کرد هەمووی ئەوانە هەمووی باش بەڕێز علی کەریمی نووسەر و ڕووناکبیری کورد زۆر زۆر سپاس بۆ دەرفەتەی بە منە بەخشی خۆشحاڵ بووم کە لەگەڵ تا بووم تۆکتر لە ساڵی سنجەناو کەڵای ئاخر کۆتایی و پێنام وتە عیبە نییە وامزانی تەواو وڵات دڵخۆشم قسەکانێ لەسەر قسەکانی تۆ هەڵچنی دەکەم بۆ خۆم ئەگەر بەڵام کاکە هەڵوێزجان ماڵت ئاوا بێت ماندوو نەبی ئیشەکەت باشە تۆ وەکو ئێمەنی تۆ هەنگاوێک لە پێش ئێمەی کە ئیستفادە لەو ئیمکاناتی سوۆسیال میدیا دەکەی بۆ هەدەفێکی تایبەت بۆ فکرێک کە بڕاتە پێشێ فکرەکەش دەزانم ڕۆشنگەریە ڕۆشنگەری لە لای من هەمیشە مقدسە ڕۆشنگەری لای من هەمیشە دایم پیرۆزە ئەو کاری کە تۆش دەکەێت لە چوارچەوەی ڕۆشنگەریدا پیرۆزبایی پێ دەڵام هیوادارم کە پشود لەسەر خۆ بێت و زوو کۆڵ نەدەی و بتوانی تەجروبەیەکی زۆر لەباری کۆمەڵناسیەوە ئەوە باشترین مەکتەبە بۆ تۆ باشترین قوتابخانەیە بۆ تۆ کە فێری کۆمەڵناسیەکی باش دەبی کە تاچی کورد ئێمە حتا تاچی کورد هەڵ نەسەنجێنین ئێمە ناگەینە کۆمەلگایەکی ڕۆشن و کۆمەلگایەکی خۆشبەخت دەبێت لە پێشدا تاچی کورد بناسیین تاچی کورد کێشەی زۆرە کاکە هەڵبژام پێمە بەلەو بەرنامەیدا مەجالێکی باش بۆ تۆ هەیە کە تاچی کورد بناسی کاک علی زۆر زۆر سپاس دەکەم دووبارە هیوای تەندروستی و لە شتاخی و بۆ خوازم تا بەرنامەیەکی کە خۆشحاڵ سپاس بۆ تۆ کاکە هەڵوێزجان سپاس بۆ میوانەکانت سپاس بۆ ئێوەش کە بەشدار بوون ئەستوانن سەردانی لینکی یوتیوبەکەمان بکەم